بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە لە ڕۆژێکی نوێ و لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون. ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاو و ڕێز بۆ ئێوەی عزیز و خۆشەویست، بەیانیەکی پڕ سوودەی و کامەرانی پێشکەشی ئێوەی عزیز و خۆشەویست بێ. وەگەر ڕۆژانی ئاین ڕابردوو بڕگە و بابەتەکانمان لەسێر تەوەری سەرەکی پێگاتەوە. تەوەری یەکەم داواکاری و خزمەت و کێشەوگیر و گرفتەکانی دەربەنیخان و داواکاری دانیشتوانی دەربەنیخان تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. هەروەها بەرپرسیارەتی خێزان لە بەردەم یا لە بەرامبەر تاوانە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەدا تەوەری دووەمی بەرنامەکەمانە بێ. هەروەها تەوەری سێمی بەرنامەکەمان بریتە لە کار و خزمەت و پرۆژەکانی نەخۆشخانەی بەخشین لقی چەمچەماڵ کە لە ئەمڕۆ بڕیارێکی نوێ و سوودمەندانیان بۆ هاوڵاتیان دەرکردووە کە لە 24 سەعاتی ڕۆژدا پزیشکی گشتی و پسپۆڕی بوارەکان لە نەخۆشخانەکە دەتوانێت نەخۆش ببینێت لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود کە لە چوارچێوەی بەرنامەکە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان جێکردوێتەوە. وەڵای عزیزان، سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشەوەی سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستان. لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆژە ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین. بیست و چواری هەشتی ساڵی 1929 لە دایکبوونی سیاسەتمەداری فەلەستینی و سەرۆکی دەسەڵاتی نیشتیمانی فەلەستینی و دامەزرێنەری ڕێکخراوی ڕزگاری خۆزی فەلەستینی یاسر عەرەفات گومان دەکرێت کە پاشتر هەر ئیسرائیل و ئەوروپا ژەهر خواردیان کردبێت و کوشتبێتیان، چونکە دوای ناشتنی تەرمەکەی دەرهێنرایە و پشکنینی بۆ کراو دەرکەوت کە ژەهر خواردو کراوە. ئەمریکا و ئەوروپا هەمیشە یاسر عەرەفاتیان بە بربەست و هەڵوەشێنەرەوەی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنا، بەتایبەت ئاشتی نێوان گەلی جوولەکە و فەلەستین. یاسر عەرەفات یەکێک بوو لە سەرکردە سەیر و سەمەرە و پێکەنی ناوەکانی عەرەب، هەمیشە جلێکی سەربازی سەوزی دەکردەبەری و ئاگاڵێکی سپی دەکردە سەری. 24 هەشتی ساڵی 1991 میخائیل کۆرباتشۆفی سەرۆکی کۆمارە یەکگرتووەکانی یەکێتی سۆڤیەت دەستی لە پۆستی سەرۆکایەتی حیزبی شوعی سۆڤیەتی کێشایەوە. ئەوەش بەهۆی هەرەسێنان و لاوەزبوونی یەکێتی سۆڤیەت هات کە بانگەشەی ڕزگاری و ئازادکردنی سەرانسەری هەموو جیهانی دەکرد، بەڵام تەنها 74 ساڵ درێژەی کێشاو بە یەکجاری داڕما. پاشتر گۆرباتشۆف پەرسترۆیکای بەڵاو کردەوە کە بریتی بوو لە بەیاننامەی هەڵوەشاندنەوە و هەرەسێنانی یەکێتی سۆڤیەت کە بیرمەندی گەورەی کورد مامۆستا مەسعود محەممەد پێش ئەو وادەیە پێشبینی ڕوخان و هەرەسێنانی یەکێتی سۆڤیەتی کردبوو و هەروەها بۆ گەیاندنی هەمان مەبەستی خۆی نامەیەکی دوور و درێژ یاڕەسی گۆرباتشۆف کردبوو بە ناوی بۆ گۆرباتشۆفی مەزن. 24 هەشتی ساڵی 2007 کۆچی دوایی عەبدوڕەحمان عارفی سێمین سەرۆکی پێشووتری عێراق لە تەمەنی 91 ساڵیدا و
لە نەخۆشخانەیەکی عەمانی پایتەختی ئوردون. ناوبرە و دوای گڕگرتنی فڕۆکەکەی عەبدولسەلام عارفی برای بووە سەرۆکۆماری عێراق و لەو پۆستە بەردەوام بوو تا کودەتای دووەمی بەعسیەکان لە حەڤەی حەوتی ساڵی 1968. پاشتر لە کورسی دەسەڵات هێنرایە خوارەوە واتە ماوەی 2 ساڵ لەو پۆستە مایەوە. ناوبراو لە دوای عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارفی برای بووە سێمین سەرۆکی عێراق. بەڵێ خۆشەویستان وەگاماژەم پێکرد تەوەری یەکەمی بەرنامەکەمان بریتە لە داواکاری و خواست و کێشە و گرفتەکانی دانیشتوانی قەزای دەربەندیخان بەر لەوەی بچینە لای قایمقامی قەزاکە و داغلی بەرنامە و ناوەڕۆکی تەوەرەکە بین. پێمان خۆشە کۆمەڵێ لێدوان و پرسیار و پێشنیاری هاوڵاتیانی دەربەندیخانمان وەرگرتووە. با پێکەوە بینەری بین و پاشتر ناوەڕۆکی پێشنیار و ڕەخنە و پرسیارەکانی هاوڵاتیان کە پەیامنێرمان هۆشیار محەممەد ئامادەی کردووە دەکەینە پرسیار بۆ میوانەکەمان. سەرەتا بەڕێ جەنابی قایمقام دەستخۆشی لێ یەکەم لەبەرەوەی پیاوێکی زۆر خاکی و سادە و پیاوێکی مەسەن بە حکومەی خەڵکی سنوورەکەیە ڕەنگە کۆمەڵە معاناتی هەبێ ئێمە لە نزیکۆ مەسەلەن بزانین خەڵکی شار نەتوانێت بزانێ بەڵامەکو هەندێک جاریش دەسەڵات کەسێکی بەدڵ نەبێت لە سنوورێکە ناتوانێت هاوکاری بکات. یعنی نایەوێت هاوکاری بکە نەک ناتوانێت هاوکاری ناکات ئیشەکانی ئەرقەلەی بە دروستەکە ڕەنگە کەسەکە بگۆڕێ کەسێکی سەر بەخۆی بێ زۆر بە ئاسانی ئەگەرەکو تواناییشی نەبێ ئیشی زۆر بۆکات. ئێمە دەستخۆشی لەکەین لەو ڕوانگەوە ڕۆژانە هەنی ئەتوانم بڵێم وەکو کاسبکارێک سەردانی کردوین گەڕاوە بە سەرمانە تەنانەت وەکوی پیشەکانی ئێمە لیژنەی تایبەتی خۆیانیان هەیە زۆر جدیش من دەستخۆشی لە لیژنەکەیشانەکەم. بەڵام ئێمە لە ڕاستیە معاناتی کێشەی بێکارەباییمان زۆرە. دەربەندیخان خاوەنی بەنداوێکی گەورە ئاوە لە ڕاستیە ینی بۆ نمونە بەیانیان 4 بەیانی 3 بەیانی لەو کاتانێک کە کاتی ئێمە کێشەی ئێشی ئێمە نانەوایە لەو دەقا ئێمە پێویستمان کارەبایەوە خەڵک لە ئیسراحەتای کارەبامان ئەبڕێ ئەمە شتەکە ڕەنگە بەشێکی لە دەست قایمقاما بێ بەشێکی لەسەرەوە بێ بەڵام بخۆی بۆ خۆی ئەبێ ئێمە هەم بەڕێ جەنابی قایمقام هەم خەڵکی شاریش بگەن بەوەی کە ئێمە زەختێ دروستکەین ئەم کارەبای ئێمە ئابەم شێوە نەمێنێتەوە. من وەکو گەنجێکی دانیشتووی دەربەندیخان دەستخۆشیم هەیە بۆ قایمقام بەڕاستی بەبێ توانای خۆی بە بەرچاوگرتنی قەیرانی دارایی ئیش و کاری کردو و جوڵاوە بەڵام ئێمە وەکو دانیشتوانی دەربەندیخان هەمیشە تموحی باشترمان هەیە هیوای باشتر بۆ شارەکەمان نەخوازیین بەتایبەتی کۆمەڵێک کێشە هەیە چەند ساڵەکەڵەکە بۆ دووبارە بێتەوە لەم شارە کێشەی کارەبا کێشەی ئاوی خواردنەوە داواکارین لە جەنابی قایمقام کە هەوڵی زیاتر بدا جوهدی زیاتر بکات بۆ چارەسەرکردنی کێشە بنەرەتەکانی دانیشتوانی دەربەندیخان. مەگلەی کارمان لێ نییە وەکو قایمقام دەستخۆشی و ڕێزی تایبەتمانەیە بۆ جەنابی و هەرجانێکیش چوونەتە حزوری داواکاری ئەمە لە سەروی قایمقامێتەوەیە چکە بە قایمقام جێبەجێ ناکرێت وەکو شخصی خۆشی تا ئێستا جەنابی قایمقام ئامادە نەبوو لە یەک یاری ئەمە لە نێو یاریە لەو مۆزوعی تاپۆی هۆڵەکەمان هەیە جەنابی قسەی تیا کردووە لەگەڵ بەڕێز سەرۆکی شارەوانیە ئێمە دەکەین ئینشەڵڵا لەم فترە ئەویش بە ئەنجام بگا ئینشەڵڵا. تەورەکەم کێشەکانی دەربەندیخان لە دەرەوەی ئیرادەی قایمقام بێ هەرچەند هەندێک ئیشەیە لە ناو شارە ئەوە قایمقام ئەتوانێت بە پێی خۆی هەڵسێ و ئەو دیاربوون ناوانەی کە دەتوانێت قایمقام جێبەجێیان کانی لە دیاردەی ئاژەڵداریە لە ناو دەربەندیخانە کە ئەوە ئێستا گەر کامیرەکەتان بگەڕێ ئاژەڵی بەرەڵا بە ناوەڕاستی شەقامەکانە بە خۆی ئەگەڕێ و کەس حەقی نییە بەسەریەوە تەنانەت هەموو ساڵێ شارەوانی کۆمەڵێک دار ئەنێژێ ئاژەڵە بەرەڵاکان دارەکانە خۆ و نایەن تەنان سەیری شارکەی دیمەنی سەوزاییتیان نیە و کێشەی گەورەی ئێمە تەسەوڕێم کێشەکانی دەربەندیخان کێشەی 15 ساڵ لەمەوە پێش و تا ئێستا هیچ حەل نەکرا. 2006 گەنجانی ئەم شارە خۆپیشاندانیان کرد بەس هەزاران کەس هاتە سەر شەقام داوای ئاوی پاک و ڕێگاوبان و نێشتنی گەندەڵیان کرد. بەداخەوە 2020
خەڵکی دەربەنیخان نەک ئاوەکەی پاک نەکراوەتەوە ئاوەکەی هەر وەکو جاران وایە ئاوەکەی پیسەوەوانە و لەم فترەی پێش و 2 هەفتەی ڕابردوو لە دەربەنیخانە زیاد لە 10 کەس کۆچی دوایی کردووە هەر هەمویان بە نەخۆشی شێرپەنجە مردوون ئەمە دەلاتەوە کە ئاوی دەربەنیخان بە شیاوی خواردنەوە نییە تونێلەکەمانی ساڵی 60ەکانە لە سەردەمی عەبدولکەریم قاسمە دروست کراوە کە زیاتر لە 6 ساڵە و هەمان تونێلە ڕۆژانە تووشی حادیسە بووە ڕۆیتە ناوی تونێلەکە ڕێک ئەڵێ ئەڵمانیا و دوای حەربی عالەمی دووەمە هەمووانە ترسناک و تاریک و ئەوانەیە و ئێستش نازانم وڵێ لیژنەیە خەریکێتی ئەوانە نازانم ئایا نەتیجەکەی چییە بێ لەبەرەوە جارێ زووە بڕیاردێن ئایا تونێلەکە چاکەکەنەوە بەڵام بە هەموو پێوەرێک ئەو تونێلە بە کەڵکی هاتوچۆ ئەو هەموو لۆدی سیارە زۆرە نایە. دووبارە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بینەرانی عزیز وەگەم بینیتان کە کۆمەڵەیە کێشەوگیر و گرفتی هاوڵاتیانی قەزای دەربەنیخان ئاراستەی قایمقامەکەیان کراوە بەڵام بە شێوەیەکی گشتی دیارەکە لە خودی قایمقامەکەیان ڕازین بەڕێز ناسیح مەلا حەسەن قایمقامی قەزای دەربەندیخان میوانی تەوەریەکەمی بەرنامەکەمان کاک ناسیح زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. سەرەتا بە لە پرسیاری ئەو گەنجەوە دەست پێ بکەین ینی پێی وایە کە دەسەڵات هاوکاری قایمقام ناکات پێی وایە ئەرقەلە بۆ ئیشەکانی دروستەکە یان بە جۆرێک لە جۆرەکان ناتوانێت لەبەرەوەی کە سەر بە دەسەڵات خۆی نییە چی ئەڵێ لەم بارەیەوە؟ خۆی ئەمە لە ناو خەڵکی دەربەنیخانە پرسێکە و باس کراوە من هیوادارمەوە ئەوانشم بەسەرەوەی خۆم وتومە ئەمە پرسێکە و بوونی هەیە ئایا ئەمە ڕاستە یا تا چ ڕادەیەک ئێوە ئەمە وەکو خۆی هی ناکەن ئێمە کۆمەڵی داواکاریمان هەیە بەرزم کردوەوە بۆ ئەنجومەنی وەزیران وەکو گرفتی شارەکە یەکێم لەوانە کێشەی بەو پرۆژەی ئاوەیە کێشەی ڕێگاوبانەکانە مەسەلەی کارەبایە ئەمانە بەرزم کردوێتەوە وعدیان ناوەکەوە لە ئاستی سەرەوە وەختێکمان بۆ دانێن کەوا بڕۆینە ئەوێ و قسەی خۆمان بکەین ئەو کاتە ئەگەرەوە کرا ئێمەش لەوێ ئەو قسانەکەین و بەڵام ئەوەی کە ئەوان توانە من ڕێزیان ئەگرم ئەلبەتە هەست بە معاناتەکەن و ئێمە بەڕاستیش لەگەڵ دەست بەکاربوون لە 2015ەوە قەیرانی دارایی و بێموچەیی هاتە ناوەواتە ئەموو پرۆژەکان وەستان لە هەموو کوردستانە نەک لە دەربەنیخانە هاوڵاتێکی شاری دەربەنیخان کە گلەیی ئەکا لە گرفتی نەبوونی خزمەتگوزاری لە 100% دەگەڵیان بەڵام ئەو نەبوونی خزمەتگوزاریش لە شارەکانی هاوشانی خۆمانە هەر بەدی ئەکرد ئێمە کۆمەڵێ هاوڕێ و برایەکی قایمقامەکان پەیوەندێکی فتەومان هەیە لەگەڵێکە هاوکاریەکین لە کۆبوونەوەکانەدا ئەنیشین من بە حکمی تەمەن و ئەزمونم زۆر جارۆک و برایەکی گەورە تەماشامەکەن وڵێن تۆ قسەی بکە لە باتی ئێمەشێنی بەدەر لە بیر و بۆچوونی سیاسیمان هەروامان کردووە هەمومان هاوکاریەکین برایەکین لەوێش ئەوانیش بەدەست کۆمەڵی گرفتەوە ئەناڵێنن لە شارە زوورە لە سەی سایەقە لە چەند چەماڵە لە هەموو قەزاکانی ترە گرفتە سەرەکی و وەکۆڵی لە پێشینەکانی قەزای دەربەنیخان چین کامانەن ئەو گرفتانی کە هاوڵاتی زۆر پێویستی پێیان و تا ئێستاش بەدەست نەبوونیانەوە دەناڵێنێ ئەلبەتە گرفتی سەرەکی ئەمە پرۆژەی ئاوی دەربەنیخانەوە هاوڵاتی خۆی تابیری لێ کردوتی لە 2006ەوە خەڵکاتە سەرجادە ئەلبەتە چەند پرۆژەیە کاتەوە پرۆژانە فەشەلی هێنا و دواتر نەمان و بە شێوەیە لە شێوەکان سەرکەوتو نەبوو و کاتی خۆشیە لە کاتی خۆیان پێشوێ من دەست بەکار بوو بە دووادا چوون بۆ کراوە بۆ ئەوانە بەڵام پێش ئێمە بە 2014 کۆمپانیای ئۆهیتان هاتووە کە دەستی بە کارەکانی کرد لەگەڵ قەیرانی داراییە کارەکانی وەستان ئێمە لە سەرەتای دەست بەکاربوون منەوە هەوڵێکی زۆرماندا کەوا بکوێتەوە ئیش 4 ملیۆن و نیو دۆلاریان بۆ سەرف کرد بەڵام دوای ئەوە ئەو زیاتری سەرف کرده بوو خۆی داوای زەمانی کرد کەوا بەردەوام بێ لە ئیشەکە کەس ئەو زەمانی نەداپی لە ڕاستیە زۆر هەوڵماندا لە ئاسی سەرەوە بۆ ئەو قەرانەدارەیە کە هەرێمی تێکەوت نەمانتوانی ئەو زەمانە وەرگرین تەنانەت وەزیر زەمانیدا زۆر لە لایەن و بەر پارێزگار ئەنجومەنی پارێزگا کۆمەڵی لایەنی تر بەڵام ئەو زەمانی سەروتریە ویست ئەوش دەست ئێمە نەکەوت. زۆر باش بەنداوی دەربەندیخان هیچ کێشەیەکی هەیە کە تا ئێستا چارەسەر نەکرابێەوەکەوەی کە بەڕێزێکی ژاماژەی بەوە کرد لەگەڵ بوونی ئەو هەموو ئاوە زۆرە بەڵام ئێمە هێشتا هەر کێشەی کارەبامانەیە و هەر کاتێک کە پێویستیان بە کارەبا بێت کارەبا ئەبڕێت ئایا هیچ کێشێکی کە تا ئێستا بەڵێ خۆی بەنداوی دەربەندیخانەوەکو خۆی کێشەی نیە بەنداوێکە و لە بوومە لەرزەکات زەرەر و زیانی پێگەشتووە لە بەشی سەرەوەی بەنداوەکە بە خۆشحاڵیەوە ئەوەی تا ئێستا دەرکەوتووە لە پشکنینەکانە جسمی بەنداوەکە سەلامەتەوە ئەو بەشەشی ئێستا
بەڕێوەبەرایەتی بەنداوی دەربەنی خان بە هاوکاری حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی چاکردنەوە و ئیشی باشیان لێ کردووە. بەنسبەت کارەباوە هەروەکو ئاویش ویستم قسەکەم تەواوکەم ئێستا پرۆژەکە لە سا هەفتای تەواو بووە ئاو لە سا سیماوە واتە 7 میلیۆن دلاریشی بۆ سەرف کراوە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کاک نێچیروان بەرزانیەوە بەڵام ئیتر ئێمە لە هەوڵین ئەم 7 میلیۆن دلارە بگاتە دەستی کۆمپانیا بۆ ئیشەکانی تەواوکە ئێمە لە هەوڵین و بەڵێنیشان پێداوین لە کۆمەڵی لاوە خەریکین هیوادارین بگاتە ئەنجام ئەوە ببێتە مای خۆشحاڵی هەمومان بەنسبەت کارە باشەوە خۆتان نەزانن سیستەمی کارەبا لە کوردستانە سیستەمێکی بەڕاستی سابت نییە سیستەمێکی کامڵ نییە سیستەمێکە زۆر جار وای لەکەی توانی بڵێ وڵی بۆ بەس بۆ بەهار و پاییز بەکەڵیکێت لە گەرمای هاوین و لە سەرمای زستانە خەڵک تووشی گرفتە بێ کۆمەڵی گرفتی هەیە بێ چارە سەر بکرێت دەربەنی خانی شۆک و خۆی بەنداوێکی هێو زۆر جار خەڵک داوا کاڵە ئێمەش بۆ وەکو بڵین بەنداوی دوکان ئێمە کارەبای بەردەوامیان هەیە ئێمە نیمانە ئەو داواکاریەکە ئێمە زۆر جار هەوڵمانداوە بەڵام دائیمەن حەزەکەمەوە ڕوونکردنەوەی بدەم کە ئەم هەوڵمانداوە ئەم وەڵامەمان ئەدرێتەوە وەڵێ دوکان بە حکومی ئەوەی دوای ڕاپەڕین پێگەیەکی سیاسی خۆی هەبوو بەشێک لە سەرکردایەتی سیاسی کورد لەو ناوچەیە هەبوو قەرەباڵخیەکی و پێداویستێکی زەڕوری هەبوو کە کارەبای بەردەوامی هەبێت ئەو حربەت و ڕێزکردنە بۆ ئەو پلە و پێگەی سیاسی کە لێوە هەیبووکو خۆی ماوەتەوە ڕێزیان لێگرتو کارەبا لە کاتێک شەکە بڕیار درراوە کەوا مۆلیدە دانرێ دوکان بۆی دانراوە هەر لەسەر ئەو بڵێن و وعدەی کەوا وەختی خۆی پیاندراوە ئەو حاڵەتێکی تایبەتە ئەنجا ئێمە کە هەموو جارێکیش داوای ئەوەکەین ئێمە هاوشانی دوکان کارەبامان بدرێتێ ئەوان وەڵامەکانەوەی ئەڵێ ئێوە شارێکی گەورن چوارەوەندەی دوکان کارەبا سەرفەکەن لە کەمترین حاڵەتە لە حاڵەتی زیروەش ئاواتە گەرما و سەرمای زستانە زیاتر سەرفەکەن ئێمە کەس نییە ناتوانێ ئەڵەیە بەڵێنی ئەوە بە ئێوە بدا چوار ئەوەندەی دوکان کارەبا بدە بە ئێوە منەوە وەڵامێکە کە دائیمەن وەرم گرتووە بەڵام هەموو کاتێک داوامان کردو و لە داواکارێکەشمان نووسیمە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کێکە لەو بەرگانە کە تایبەتمەندی دەربەنی خان ڕێز لێ بگیرێت کە بەنداوێکی هێو کارەبا دروستەکە بە جۆرەی توانای خۆیانواتە ئەگەر نەشتوانن ئەوە نەمام دەنێ بە ڕێز ینی بڕێک ئەوان ئەڵێن ئێمە هەموو کاتێک ڕەچای ئەوەمان کردووە ناتوان تەنها بۆ قەزاکەش خۆیان تەنها بۆ قەزای دەربەندی خان دەوروبەری نەگرێتەوە ناتوان تەنها بۆ قەزای دەربەندی خان ئەوەندە کارەبا دابین بکەن بەبوونی ئەو بەنداوە گەورەشەوە ئەوە ئەڵێت بەندا و بەنداوێکی نیشتیمانی ئەوان ئەڵێن ئەگەر لەسەرەوە ئەساسە بێ سێمە ویزگەیەکی کارەبامان هەیە لە نێوان تەکیە و چەمچەماڵە 1600 مێگاین تاجەکات کە لەوانەیە 15 بۆ 20 ئەوەندەی دوکان و دەربەنی خان بێت ئەیخۆ ئەبێ ئەو منتیقەیەش و کاتە بڵێ نێمەش کارەبامان ئەوێ ئەڵێ ئەو پرەنسیپە نییە ئەو حاڵەتە تایبەتی کە لە دوکانە تەنها ناو شاری دوکان نەگرێت و نەک چوار دەوروبەر و قەزاکانی ئەو حاڵەتە تایبەتی ئەو پێگەیەتی کەوا لە دوای ڕاپەڕینەوە بۆی دروست بوو خەڵکی شارەکەش پاراستویان و هەوڵیانداوە وەکو هینێک بۆ خۆیان بێڵنەوە وەلیدایان بۆ دانراوە بۆ بە واقع حاڵێک و ماوەتەوە سەرفیاتی کارەباشیان لەبەر ئەوەی ویزگەکانی سلێمانی 1 و 2 3 و پیرەمەگرون و تەیناڵ و گۆپاڵ و بازیان و چەمچەماڵ هەمووی لێ و کارەبایەکی زۆرەبات واتە ئەوان ئەمە جوابەکەیانە کە ئیدەن ئێمە بەڵام ئێمە هەر لە هەوڵی خۆمانین و بەردەوام بشین بۆ ئەوەی کەوا بەشی کارەبای دەربەنی خان وەکو خۆی زیاد بکرێ بەڵام خۆی گرفتەکە ئەوەی پێش من قایم هەبووە کە پێگە سیاسەکە شەو کاتە بارێکی تر بواتە یەک لایانی سیاسی هەموو دەسەڵاتەکانی بەدەستەوە بۆ لە کاتی خۆیان ئەی بۆ نتوانراوە ئەوە بکرێت ئەمەش پرسیارەکەواتە مەسەلەکە لەسەر و دەسەڵاتی منەوەیە ئەوانەش هاوڕێی من زۆریان ئەناسم هەر لە 2007ەوە 5 قایم گۆڕاوە لەو شارە کە لە کاتێکە پێگەی ئابووری و سیاسی کوردستان زۆر باشتر بۆ نەکراوە و نیانتوانیوە بیکەن و ئایان ناسم و کەسیشن هەوڵی جدیان ناوە کەواتە شتەکە لەسەر و دەسەڵاتی ئێمەوەی کاک ناسیحەوەک دەزانین لە کاتی بوومەلەرزەکە یا دەربەندی خان زەرەرودیانێکی زۆری بەرکەوت مادیمە بەسمانەکە چەند بینایەکی زەرەریان بەرکەوت وەک نەخۆشخانە وەک قوتابخانە چەند شتێکی ترکە بڕیاردرا لەلایەن حکوومەتەوە کە هەمووی نۆژەن بکرێتەوە و قەرەبوویان بۆ بکرێتەوە ئایا تا ئێستا هیچ شتێک کراوە هیچ پرۆژێکیان بۆ نۆژەن کراوەتەوە ئێمە وەکو هاوڵاتی تەنها ئەو یارمەتیانە گەشتۆتە دەسمان کە لایەن خێرخوازەکانەوە هاوکاری کراوین لەلایەن کۆمپانیەکانەوە کە دراوە بە دەربەنی خان و ئێمە لیژنەیەکی 8 کەسیمان پێکێنا لە شاری دەربەنی خانە کە پێکاتبوون لە کەسایەتەکانی شار و لە پیاوانی ئاینی بۆ ئەوی شتەکە بە عەدالەت و بەڕێک و پێچی و نسخەیەک لەو دابەشکردنەش نردومانە بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆی هەلۆکۆڵنی خوایان لێ بکەن و بزانن ئێمە چی کراوە ئەو لیژنەش ئیشی باشیان کردووە بەڵام وەکو فەرمانگەکان ئێمە لە کاتی خۆیان بۆ هەموو فەرمانگەکانی شاری دەربەنی خان بڕی 100 میلیۆن دینار تەنخان کرا بۆ چاکردنەوەی کە ئەوە بڕێکی زۆر کەمە بەڕاستی بەڵام ئێمە بە شێوەیەک دەستمان پێوە کردووەک و نانێ لەتمان کرد و بە شێوەیەکی زۆر شەفاف و عادیلانە
توانی ومانە لایەنی کەمی زەرەر و زیانەکانی فەرماگەکان چاکەین بەڵام تا ئێستا بەشێکی ماوە نەخۆشخانەی شەید تۆفیق بڕیارە نۆژەنکردنەوەی تەواو بووە دەرگاکانی ماوە بڕیارە لەم هەفتەیە دانرێت گرفتی دەرگاکانی هەبوو هیوادارین هەندێک گرفتی کارەبایی هەیە بڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بێتە سەرخەت ئەوە تەواوکات زۆربەی زۆری قوتابخانەکان لە ساڵاتوانین بڵام دوو قوتابخانەمان مابوو کە گرفتیابێ هەمووی نۆژەن کراوەتەوە بەو شێوەیە بەڵام هاوڵاتیان کەواتە هەمووی بە هاوکاری خێرخوازان بۆ نەک هی هاوڵاتیان بەڵێ بەڵام هی فەرماگەکان حکوومەتی هەرێم یارمەتیاوی زۆر باشە بەڕێزێک باسی لەوە کرد کە بەهۆی پیسبوونی ئاوە زۆربەی هاوڵاتیانی دەربەندیخان تووشی نەخۆشیە بن دووچاری شێرپەنجە بوونەتەوە بۆ ئەبێ ئاوی دەربەندیخان پیس بێ هۆکارەکەی چییە ئێوە هیچ ڕێگەیەکتان نەگرتوۆتە بەر کە ڕێگر بکەن لە پیسبوونی ئاوی دەربەند بەڵێ ئەلبەتە ئێمان پرسەمان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شەباش کرد ڕوبەڕوو پێمانوتون کە سەردانیان کردوین بۆ دەربەندیخان یەکەم داواکاری ئێمە بۆ کە پرسیاریان لێ کردوین ئەی باشە مامۆستاناسی ئەم ئاوە بۆ پیسە لە وەڵامی منە بۆ ئەوان پێم وتومە ئەو هەموو پاڵاوگەی کەوا لەسەر تانجەرۆیە پاشەڕەکانیان ڕژێتە ناو تانجەرەوە پاشەڕۆکی ماوەکانی شاری سلێمانی و خەستەخانەکان ڕژێتە ناو تانجەرەوە پاشەڕۆی هەموو شاری سلێمانی قەزای شارە زۆر قەزای سێسایە قەڵەبجەی شەهید و نازانین لە ئێرانی شەو چیمان بۆیێت ئەتانەوێ بڵێنەمە ئاوە پاکە ئێمە ناتوانین بیسەلمێنین کە ئەوە پاکە هەتاوەکو سەرچاوەی ئاوی خواردنەوەی دەربەندیخان هەر لە خودی بەنداوەکەوە خودی بەنداوەکەوە نەتانتوانیەوە فلتەرێ شتێکدا بنێن کە ئەم ئێستا ئەم پرۆژەیە کە تەواو ئەکرێت کۆمەڵی پرەنسیپی تایە کە ئەوان بە ئێمەیانداوە ئەڵێ ئەبێتە هۆیەکەوە ئەم ئاوە پاک بکرێتەوە ئێمە شاوەڕین بەڵام بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەمانە ئەبێت ژینگە و دەستەی ژینگە لە حکوومەتی هەرێمە و حکوومەتی هەرێم بڕیاری جددی باواتە ئەو پاشەڕۆیانە لە تانجەرەوە نابێ بگەنە ناو بەنداوی دەربەندیخان ئەبێ پێشبەخت پاک بکرێنەوە ئەبێ هەموو کارگەیەک ملزەم بێ بە پاکردنەوەی پاشەڕەکانی خۆی ئەمە لە هەوڵاتێکا وایە حتا دووکەڵەکانیش ئەبێ بفلتەرا بڕوان نەک پاشەڕۆ ئاویەکان لە وڵاتانە نابێ بە هیچ شێوەیە ئاوی پیس بێتە ناو دەریاچەکانەوە بێتە ناو ڕووبارەکانەوە چونکە زەرەری بۆ هەموو ژینگە هەیە بۆ گیاندارەکان بۆ خواردنەوە ئەوەی کە ئەوترێ دەربارەی ئاوی دەربەندیخان ئێستا تیمێک لە ژینگەی سلێمانیەوە فەرماگەی ژینگەی سلێمانیەوە بە هاوکاری بە ڕێز پارێزگاری سلێمانی هاوکاری کردوون کە دێن لە 24 موقع ئامانگانە فەحسەکەن لەو شوێنانەی کە بڵین تانجەرۆیەتە ناو دەربەندیخانەوە لەو شوێنانەی کەوا سیروان داخڵە بێت لە سنوورەوە لە کۆمەڵی شوێنە لە 24 موقع لە قوڵایی جیاوازەوە لێرە لە بەنداوی دوکانیش ئەو فەحسانەی خوانەکەن و پاش چەند مانگێک ئەلبەتە درێژە ئەکێشێت دیراسەیەکی ورد و دقیقە ئەو کاتە ئەتوانێت پێمان بڵێ کەم ئاوە لەکوێ پیسە و بۆ پیسەوە چیتایە واتە هەچ قسەیەک بکەین ئێمە لەسەرەوەی پیس نییە بەڵگەمانەوێت پیسیشە ئێمە ئەزانین کە پیسە بەڵام پیسەکە چییە و هۆکارەکەی چییە ئەبێ پێویستمان بە لێکۆڵینەوەیەکی زانستی هەیە و ئەبوایە زانکۆی سلێمانی زانکۆی ئەمریکی زانکۆی سەلاحەدین پێشتر بەهاستایە دراساتیان لەسەر بکردایە ماستەرنامەیان لەسەر وەربگرتایە دکتۆرایان لەسەر وەربگرتایە چونکە پرسێکی ژینگەیی زۆر گەورەیە بەڵێ ئێوە ئەتوان گرنتی ئەوە بدەن بە دانیشتوانی دەربەن کە لە ئایندەیەکی نزیکدا ئەم ئاوایان بۆ پاکن هیچ کێشێکی نەمێنێ ئێمە خۆزگە گەرنتی لای ئێمە وایە من ئێستا گەرنتی مەدافیان من ئەڵێم لە هەموو دەرگایەکمداوە و ئەشیدەمە واجبی خۆشمە بەڵام ئەبێ ئەوە لەوە تێبگەن کە دەسەڵاتەکانی من لێرە سنووردارە واتە من قایمقامێکم سەر و من پارێزگارە بەدەست ئەویش نییە سەر و ئەو وەزیرە بەدەست ئەویش نییە بەڕێزیش ئاماژەت پێ کرد بۆی قەیرانەوە بەڵام دەبینین لە ئێستایا ئەو قەیرانە بەرەو نەمانەچێت نەماوە بۆچی ئەبێت ئێستا ئێمەش لە هەوڵین لەبەر ئەوەی کەوا جوڵەیە کەوتووەتە بارودۆخە ئابوووریەکە هەوڵی جددی ماوە ینی من حەز ناکەم بڵێم لەم هەفتەیە چەند تەلەفۆنم کردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ وەزارەتی دارایی بۆ بەرپرسان بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بتوانین ئێمە شتێ بکەین ئەو پارەی کە بڕیار دراوە کە 7 میلیۆن دلار و نوسخەیەک لە نووسراوەکە لای ئێمەیە لە مانگی یەکا دەرچووە بە تۆقعی کاک نەسیروان بارزانی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە کۆمپانیەکەڵێ ئامادەم ئەو لە ساسیەکەی تەواوکەم لە ماوەی 5 مانگە ئەمە گرفتێکە ئەوانی تریشی بەسپاسەوەی سەر ڕێگاوبانەکان گرفتی گەورەی ئێمەیە بۆ هۆی ئەو هەموو تەنکەر و بار هەڵگرەوە کە ڕێگایەکی سەرەکیە ئێستا جوڵە کەوتۆتە ڕێگای دەربەندیخان گەرمیان ئیشی تێکەوتۆ ڕێگای دەربەندیخان وارماوە کەوتۆتەوە ئیش تونێلەکەش نۆژە نەکرێتەوە لە هەفتەی داهاتوواتە تا کۆتایی هەفتەی داهاتوو بەڵام ڕێگاوبانەکان ئەمەش کە قسەی خەڵکیە و هەمووی باز لەوە دەکەن دەڵێن ڕێگاوبانی دەربەندیخان زۆر وێرانەیە بەجادەی مەرگیش بەناوبانگ بەڵێ کەواتی ڕێگاوبانەکانیش لە پرۆژەدان لە ئیشکردندان کە چاک بکرێن بەڵێ ئێمە بەڕێز وەزیری ئاودانکردنەوە نیشتەجێکردن سەردانی کردین وە لە نزیکەوە هەموو مەوقعەکانمە پیشانە بۆ بردمان بۆ ڕێگەی باوە خۆشیێن
قەرەداغ ئەوە پیشانماندا کە ئەو ڕێگەی خۆی وارماوە ڕۆی سەردانی کۆمپانیاکەی کرد کۆمپانیایی پورنام واروەها پێکەوە ڕۆشتین بۆ سەردانی کۆمپانیای بێشکانی کە ئێستا کارەکانی 24 ساعت بەردەوامە لە ڕێگای گەرمیان و تونێریش نۆژە نەکرێتەوە واتە جوڵەیەک کەوتۆتە ناوی هیوادارم بەردەوام بێ ئەڵبەتە خۆتان نەزانن ڕێگاکانی هەرێمی کوردستان هەمووی بەرەو خاپور بوون ڕۆشتۆ بەهۆی قەیرانی داراییەوە هەموو ڕێگا سەرەکیەکان ئەگەر زانیاریتان لا بێ ڕێگای نێوان کەلار دەربەندی خان لە تەواوبووندا یان کاتی زۆری ماوە کە تەواو بێت ئێستا دەستی پێ کردووە ئەو بەستەنها ئەو ڕێگایە لە بینی ئێمە تاوەکو ناحی پێباز 23 پردیتیایە 23 پرد دەبێت دروستکرێ ئەمەش بڕێکی زۆرە بڕێ تێچووی ئەمە 7 ملیۆن دۆلارە ئێستا 2 ملیۆن و شتێک دۆلاری بۆ سەرفکراوە کەوتۆتەوە ئیش و بڕیارە پردی دەرەدوین لە ئەم ساڵە تەواو کاتکەیەکێکە لە پردە استراتیجیەکان درێژەکەی 250 مترە بە دوو سایت چونکە پردەکەی ترکە ئێستا هەیە بەڕاستی لە کار کەوتۆ بەهۆی لافاوە ئەگەر لافای ئەم ساڵ بێت لە ناوەچی ئەمەش بەبەستمان ئەم پردێت تەواو بێت پێشەوە ئەویتر چاپکرێت لەواتە ڕێگاوبانەکانی کوردستان بە گشتی مانووە و بە گشتی پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە هیوادارین لە حکوومەت و لە کابینەی نوێ هیوایە بدەن بۆ خەڵکە دەسەڵاتی ئەوانایە لە دەسەڵاتی ئێمانی کاک ناسەح باسییان لە دیاردەی ئاژەڵداری کرد و بڵاوبوونەوەی کۆمەڵێ ئاژەڵی ماڵی لەسەر شۆستە و شەقامە گشتەکان وە ساڵانە شارەوانی کۆمەڵێ نەمام و سەوزایی زیاتر پێشکەش شارەکە دەکا و لەلایەن ئەم ئاژەڵە بەرەڵایەنەوە دەخورێت کۆتاییان پێدەێنرێ ئەمە کۆتا پرسیاری بەرنامەکەمەگە زۆر بە کورتی وەڵام وەڵامی سپاس دەکەم ئەڵبەتە دیاردەیەکەوە لە هەموو شوێنەکانە بوونی هەیە بەناو شاری سلێمانیشەوە بەداخەوە لە هەموو شوێنەکە بوونی هەیە بەڵام ئێمە هەنگاوی جدیمان بوونەوە من لە ئێستا کە قسە لەگەڵاکەم ئەتوانم بڵێم دیاردەی ئاژەڵداری لە ئێستا ناو شاری دەربەنی خانە کەمی کردو بەهۆی ئەو ئیجراعاتانەوە کە شارەوانی و من لە لای پارێزگار بەڕێز پارێزگاری سلێمانی و بودجەی پێویستم بۆ دابین کردوون بۆ گلدانەوەی ئاژەڵەکان و گرتنیان و غرامەکردنی خاوەنەکانیان لە ئێستا دیاردەکە بەرەو نەمان ئەچێ و بەردەوامیشن لە کارەکانیانە زۆر باشە بەدەر لەم شتانە هیچ پرۆژێکی ترتان هەیە بۆ دەربەندی خان ئێمە هەموو کاتێ لەوەرە بە حکومی خۆم خەڵکی شارەکەم خەونی منەوەیە کە ئەو شارە جوانترین شار بێت هەموو ژیانی مناڵیم و گەنجیم لەو شارە بەسەر بردووە لەبەر ئەوە پرۆژەی ئێمەوەیەکەوە داوا لە دەوڵەمەندەکانەکەین لە صاحب کۆمپانیەکان ئێمە شوێنێکی دڵگیرە پرۆژەی گەشتیاری جوان هەڵ ئەگرێت بێن و شوێنی باش ئێمە هاوکاریان نەبین پشت و پەنایان نەبین بۆی ئەو شارە ببژێنەوە چونکە بەڕاستی سروشتێکی جوانی هەیە لە شاخ لە ئاو لە هەموو پێکهاتەکانی کە ئەبێتە هۆی ئەوەی کەوە پرۆژەیەکی گەشتیاری تا سەرکەوتوو بێ بەنداوەکەمان هەیە ناوچەی بانقۆینمان هەیە جزیرەکەی ناو بەنداوەکەمان هەیە بەردەم شەلالەکانمان هەیە ئەمە بە دەوڵەمەند ئەکرێت بەڕاستی خەڵکێک بێتە پێشەوەمە دەرگامان لەگەڵ گەشت و گوزارەکراوە و هەفتەی پێشوش بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار سەردانی کردین بۆ ئەومە بەستە یەک دوو پرۆژەمان بەدەستەوەیە بتوانین بخینەوە کرد زۆر سپاس بە بەڕێز ناسەح مەلا حەسەن قایمقامی قەزای دەربەنی خان سپاس بۆ ئامادەبوون بە هیوای سەرکەوتن و کاری جوانتر بۆ ئێوەی عەزیز زۆر سپاس بەڵێ عەزیزان و خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و پاشتر لە تەوەری دووەمی بەرنامەکە بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان.
سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانی من. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بەرپرسیارەتی خێزان لە بەرامبەر تاوانە کۆمەڵایەتیەکاندا. دەگەڕنەوە پیاوێک دەبەنە سەرپەتی سێدارە و سەر ئەسکەلەی گیان دەرچوون، دەڵێن پێم خۆشە بەر لە دەرچوونی گیانم بۆ کۆتاجار دایکم ببین و زمانی ماچ بکەم. دەڵێن لەو کاتا کە قەپێ لە زمانی دایکی دەگرێ و کە لە هۆکاری ئەمەی لێ دەپرسن، دەڵێن هەر بە منداڵی کۆمەڵێ تاوانی بچووک بچووکم ئەنجامەدان و دایکم هیچ کاردانەوە و هیچ کردەوەیەکی نەوە بەرامبەرم تا سەرنجام کردمیە ئەو دزە گەورەی کە ئێستا بەرەوپەتی سێدارم بەرن. بێگومان لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەی کە دەیبینین تاوانە کۆمەڵایەتیەکان لەسەر دەستی ئەو نەوجەوان و مێرد مناڵان نەڕوو دەدەن کە هێشتا لەژێر سەقفی خێزان و لە سنووری خێزاندان، واتە هێشتا بە دەردی کۆمەڵگەی خۆمان دەڵێن هێشتا ژنیان نەهێناوە تا ببن بە پیا و بەرپرسیارەتی عائیلە و بەڕێوەبردنی خێزانیان بکەوێتە سەرشان. خێزان چ ڕۆڵ و چه کاریگەری و چه بەرپرسیارەتێکی دەکەوێتە سەر بەرامبەر بە تاکەکانی خۆی لەوەی کە نەبنە دێوەزمە و توندڕە و پیاوکوژی کۆمەڵگەکەی خۆیان. شیلان حەمە دەروون ناز میوانی تەوەری ئەم بەرنامە تەوەری دووەم و ئەم باسەمان دەبێت. خات و شیلان زۆر بەخێربی و سپاس بۆ ئامادەبوون. بەخۆشیتان دەیەکەم سەرکەوتوبن. یاخوا بەخێربی. سەرەتا ئەو بەرپرسیارەتیە چیە کە خێزان بەرامبەر بە تاکەکانی خۆی هەیەی؟ ئایا خێزان تەنها هاوشێوەی چۆلەکەیەک بە خێوکردن و گەورەکردن و پاشان باڵە فڕپێکردنی نەوەکان و مناڵەکانیەتی یان بۆ منە بەرپرسیارەتی تری لەسەرشان؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم زۆر سپاسی میوانداریەکەتانەکەم. ئەوەی ڕاستی بەگەر ئێمە باز لە مۆزوعی خێزان بکەین ئەبینین زۆرێک لە توێژینەوەکان کە لە جیهانە کراوە لەسەر ئەم مۆزوعانە. توێژینەوەی کرا لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا باز لەوە کرا کە دەستکەوت کاتێک کە مناڵ دەستکەوتێکی ئەبێ کاریگەریەکانی چییە؟ یەکەم کاریگەری کە دروست ئەبێ لەسەر دەستکەوتی مناڵ. وی ئێمە خۆمان نەزانین زۆربەی کاتەکان کە بازە خێزان ئەکرێ بازەوە ئەکرێت ئەم مناڵەکەم دەرەجێکی باش بێنێ، ناوبانگی هەبێ، دەوڵەمەند بێ، ینی هەموو ئەو شتانەی کە دایک و باوکێک خەون ئەبینێ بۆ خۆی نەهاتوەتە دی زۆر بە تامەزرۆییەوە حەزەکە بۆ مناڵەکە بێنێتە دی. ئەڵێ لە توێژینەوەکەیە زۆر کرا لەسەر ئەوە لە کۆتاییە نەتایجێکی دەرکرد لە نەتیجەکەیە 10 خاڵی گرنگدانرا بۆ ئەو دەستکەوتانە کە لە ڕێگەی خێزانەکانەوە دروستە بێ. بۆیان دەرکەوت کە یەک خێزان یەکەم پرۆسی پێگەیاندنی تاکە کەوا لەم مناڵە ئەکا کەوا لەم تاکە ئەکا کە بە ئاڕاستێکی باش بڕۆیان خراپ بڕوە. کاتی بۆیان دەرکەوت سێریان کرد لە خێزانە یەکێک لەو شتانەکە زۆر گرنگ بەلاون تیا خێزان پرۆسی پێگەیاندنە. ئەگەر ئەم دایکە ئەم باوکە نەتوانێت ئەم مناڵە لە پرۆسەیەکی پەروەردەی باشە ها بۆن منە چۆڵی کەش و هەوایەکی خێزانی باشە ئەم مناڵە ئاڕاستە نەکات و پرۆگرامێکی ڕاهێنانی بۆ دانانێ مناڵەکە مناڵێکی بەتاڵ دەرەچێ. یعنی کاتەکەتی ئەپەڕێ مناڵەکە هەر ئەڕوا بەڵام
لە پرۆسە بێگەیاندەکانە تووشی فەراغێکی زۆر بێ خاڵێکی تریاوتیان ئەو مناڵانی کە ناوبانگ دەرەکەن لە کۆمەڵگایە بە نەتیجە دەرکەوتو هەموو ئەوانە بوون کە لە قۆناغی منداڵێتیە واتە ئەو قۆناغی کە ئەم مناڵی هێشتا نەچۆتە بۆنمەدایەنگا هێشتا نەچۆتە قوتابخانە بنەڕەتیەکان و بۆ سەرەوە سەیریان کرد ئەمانە ئەم مناڵانێک کە توانیمانە لەو بەشەیە لەو پرۆسە خێزانیە باش پەروەردەکرێن توانیمانە لە هەموو بۆرەکانی ژیانیانە زۆر سەرکەوتوو بن خاڵێکی تریان دەرکەوت لەسەروی ئەم مناڵانە زیاتر متوانە بە خۆبوونیان هەیە و لە هەمان کاتە شێوازی قسەکردن و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەرامبەرەکانیانە کەمترین کێشەیان بۆ دروستە بێ لە ئەنجامی زۆرترین پەیوەندی دروستکردنەوە لەگەڵ بەرامبەرەکانە یعنی بۆ نە هەموو مناڵێک تۆ پێویستی بۆ هەیە لە ناو خێزانێک چی بکەی با بڵێن بەرمیلەکەی پڕکەی یا با بڵێن ئەو تەمەنی مناڵی کە هەیەی دایکان و باوکان بۆی پڕکەنەوەکو چۆن کورداری خۆمان ئەڵێ لە کاتێک کە تۆ مناڵێکە هەیە و دەفتەرێکی سپی وایە تۆی ئەینوسیتەوە بە باش بینوسیتەوە یان بە خراپ بینوسیتەوە ئەڵێ لە کۆتاییە کە دەرکەوت دەسەر ئەوەی کە ئەم مناڵانە بەپێی ئەم دەستکەوتانەیان گەورەترین و بەهێزترین و گرنگترین کاریگەری لەسەر پەروەردەی مناڵ 5 ساڵی یەکەمی مناڵە بۆیە بە پشت ئەسوور بە مەزیاتە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام 7 ساڵی یەکەمی مناڵەکانتان چیان لێ بکەن پەروەردەیان کەن 7 ساڵی دووەم هاوڕێیان بن 7 ساڵی سێهەم دەستیان لێ بەرن ئەمە بۆ چییە بۆ ئەوەیە کە تۆ لە 7 ساڵی یەکەمە ئەم مناڵە هیچ نازانێ ئاگای لە هیچ نییە کەوتۆتە سەر تۆ بە باش پەروەردەیکە فەقیرە باشە بێ خراپ پەروەردەیکە خراپ دەرەچێ کاتە یعنی مۆزوعەکە ئەمە نییە تۆ لێرا بڵێ وەڵاهی من شانسی خۆم مناڵەکەم باش دەرنەچوو یا شانسی خۆم لە مۆزوعانە شانس نییە بەڕێزان مۆزوعەکە لێرە ئەمەیە تۆ چەند هیلاک بی وەکو باوک وەکو دایک چەند ماندووبی ئەوەندە بەرهەم ئەبینی بەڵام لەوانێسە ئەو بەڕێزانی کە بینەری ئێمان پرسیاری لەر مامۆستاییان ئەوێ قسەکەی تۆ زۆر تەواوە بەڵام لێرە ئێمە زۆر کات مناڵی یەکەممان هەر هەمان پەروەردەی لەگەڵ مناڵی دۆمانە کەچی یەکەممان زۆر باشە دۆمان زۆر خراپ دەرچۆ ئەمە لێرە ئێمە ناتوانین بڵێن تەنها ئەو شتانەی کە تۆ بە پراکتیکی کردوودە لەسەر مناڵەکەتە با بڵێن بنەما ڕیسیەکان ئەو ژینگە خێزانیە لەوانەیە لە مناڵی یەکەمە جیاواز بێ لەگەڵ مناڵی دۆمە لەوانەیە نازی یەکەم زیاتر بێ لە نازی دۆم لەوانەیە دووەم ئیهمالکردنێکی تیابێ فریا ناکەی لە نەتیجەوە نیە کە بڵێن مناڵەکەت دەتوانانی یا بۆمە ئەو قۆناغی کە مناڵی دووەم تیا لە دایکە بێ قۆناغێکە منداڵی یەکەم لە 100% پێویستی بە نازی تۆیە پێویستی بە خۆشەویستی تۆیە پێویستی بۆی کە بە پراتیکی و ڕاهێنانکردن زیاتر لەگەڵ یابی لەو بینە بۆم بڵێن بۆشاییەکی بۆ دروستەکەی مناڵەکە لەو کاتە شعور بە نەقص و ئیهمالکردنی تیا دروستە بێ زۆر باشە خات و شیلان ئەندامێکی خێزان مناڵێک بۆ نمونە تاوانێک ئەنجامەیە هەڵەیەک ئەنجامەدا تا بڵێن تاوانەکەی لە ئەستویکەیە کە زۆربەی کەس لە کۆمەڵگەی ئێمە ئەڵێن مناڵ پەروەردەی دەستی دایکە قسەیەکەیە دەستەواژەیە کە ئەڵێن باوک لە جەرەوەی و تەنها ئەتوانێت بژێوێک بۆ مناڵە پیاکات ئەم پەروەردەیە لە دەستی دایکە ئایا ئەم شتە تۆ ڕئی چیە لەگەڵ ئەم دەستەواژەیە ئایا وایە یانە بێ ئەم مناڵە بە لایەنی دایکیش و باوکیش پەروەردە بکرێت بەڵێ ئێمە مانگی پێش ئێستا پانێڵێکمان هەبوو لەسەر بەشی پەروەردە کە چۆن لە پەیمانگەکانی هاوینانە پانێڵەکەین ئێمە لەکو پەیمانگەکانی خۆمان لەبیە ئەو بەشێک کە درابوو بە من ڕۆڵی دایک و باوک بوو لە 7 ساڵی یەکەمی مناڵە کە پرۆسی پەروەردەی چۆن تێ ئەپەڕێ لە سەرەتای مە بازەوە ئەکەین کاتێک کە تۆ ئەتەوێ مناڵێکی باش پەروەردەکەی باوکان بەرپرسن لە یەکەم شت کە نازەڵگرتنی دایکیانە ئاشتبوونەوەی دایکە باوک و دایکەکانە بەیەکەوە بەداخۆمە زۆر کاتەڵێم ئەڵێم ئێمە جاری وهەیە کێشەی دایک و باوکەکان بەیەکەوە بە حەقی مناڵەکە دەریەکەی تۆ باوکەکە باش نییە لەگەڵ دایکەکە لێرەیە ئەبینی دایکەکە ڕقی هەڵاتستێ ڕقەکەی خۆی بەکێ دەرەبڕێ بە دایکە بە مناڵەکە دەرەبڕێ لە نەتیجە ئەگەر ئەم باوکە توانی نازی باشی دایکەکە هەڵگرێ کە ئێوە شەریکی حیاتن ئێوە هاوشانی یەکترین ئێوە بڕیارتانەوە هەردووتان خێزانە پێکەوە دروستکەن کە بڕیارە داوا دروستێکی بۆ ئیدامی پێ ناکەیت بۆ بەردەوام نابی بۆ ڕێزی ناگری ئەو ڕۆژ پێش ئەوەی ئەم کچە ببێ بە خێزانی تۆ پێشتر کچی باڵی باوکی خۆی بووە وایە ئەمڕۆ خێزانی تۆی ئێکاکە یاندا کە خێزانی تۆیە لەگەڵ یابە نازی هەڵگرە احترامی بگرە بۆ نمونە پێداویستەکانی بۆ جێبەجێکە ئەمە خاڵی یەکەم من ئیگەڕێنم بۆ پیاوان خاڵی دومیان ئەوەیە تا چەند ئەم دایکە باڵن تا چەند ئەم خێزانە هاوگونجاوە لەگەڵ پرۆسە خێزانەکەی خۆیانە چکە بە خۆمان نەزانین خێزان کاتێکە دروستە بێ سەرەتا هەر کوڕێک لە ماڵی باوکیاتی کچێک لە ماڵی باوکیاتی ئەم دوانە هەریکان کۆمەڵی تایبەتمەندی خۆیان هەیە لە نەتیجەی تایبەتمەندیانە یەن خێزانێکی تەواو دروستەکەن پیرۆزباییان لێکن و دایک و باوکەکان پشتی ئەم خێزانە ئەگرن ئەم خێزانە پرەنسیبی تایبەت بەخۆی ئەبێ دروستکە نابێ کچەکە بڵێ من لە ماڵی باوکم ئاوا بووم کوڕەکە بڵێ من خۆم ئاوا بووم نە لە 150 شتەکانتان ئەبێ وەلا بخەن و لەسەر ئەم لە 150 ڕێ بکەون پردێ دروستکەن ئەم پردەیە مناڵەکانی لەسەر بنیان دەدێن
ئەم پردەیە ئەیکەن بە ژینگەیەکی خێزانی بۆی ئینتاجی بەرهەمی ئەم خێزانە کە بوونی کچێکە یان بوونی کوڕێکە لە نەتیجە لێرە دروستە بێ کە پردەکەش نەما مناڵەکانەکەون خوارد ینی ئەگەر بجاریا پردەکە هەرماوە بەردا ئەم مناڵاتێتە سەری وازانە بمە لەرزێ فەقیرە بۆ لەبەرەوەی دایک ڕایکێشێ باوک ڕایکێشە ینی ئێمە خۆمان لە ژینگەیەکە ئاژی بەڕاستی بوونی خێزانمانە ئەوە نێکەیتر لە ڕەفاهیە تابی ینی بەداخەوە زۆر کات لێرە شتێکێک کە زۆر کاریگەری لەسەر تاک و خێزانی کورد دروست کردووە کە ئەم حەڵقانەیە ئەم درامایانەیە وای لێ کردووازانێ خێزان دروستکردن تەنها ئەو شێوازە دراماییە کە لەناو دراماکانە ئەبیندرێ کە من لێرە پێت ئەڵێم کچان کوڕان خێزانە تازە جوانەکان یعنی بەڕاستی پشت ئەستور بن بە بنەماکانی خۆتان شانازی بکەن بە خۆتانەوە تۆ لێرە خێزانێکە دروست کردو بزانە چی چاوەڕێی تۆیە بزانە تۆ بە ڕوبەڕووی چی شتێکی گەورە ئەبیتەوە کە ئەوی دروستکردنی تاکێکی ترە کە تۆ ڕنگڕێژی ئەەکەی کە تۆ بنیادی ئەم تاکە ئەنێ بۆیە زۆر زۆر گرنگە بەڕاستی خێزانە تازەکانمان زیاتر ڕۆڵی ئەکتیف ببینن زیاتر چاوکراوە بن لە شتی ترا ینی گەنجارمان ماشەڵانە بە زۆر چاوکراو بن بەس بەڕاستی لە بواری خێزانە تۆزێ لە دواون ئەبێ زیاتر بیرکەنەوە کە تۆ بڕیاری دروستکردنی خێزانەی ئەبێ بڕیاری بەرپرسیارەتی و هەڵگرتنی ئەو پایە گەورەیە بێ ئەبێت چی بکرێت کە خێزان هەمووی لەژێر یەک چتردا کۆ بکرێتەوە بە ئاراستێکی تەندروستدا ببرێت چی بکرێت یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر گرنگە بکرێ قبولکردنی تاکێتی خۆمان بۆ نمونە من کەسێکم تۆش کەسێکی خێزانە دروستەکەن ئەبێت تۆ قبولت بێ کە من چۆنم بەرامبەرەکەش قبولی بێ کە ئەو چۆنە یعنی لە بۆی دەروناسی شتێکە بەنای جیاوازی تاکایەتیەوە فروق الفەردیە لێرا تۆ بازنەی خۆتت هەیە من بازنەی خۆم هەیە ڕێزگرتن لە بازنەی یەکتری گەورەترین بنەمای سەرکەوتنی خێزانەکانە و گەورەترین ڕێزە کە لە بینی هاوسەرەکانان دروستە بێ کە کاتێ تۆ ئەمەد پاراست ئەو کاتە زۆر ئاساییە کە بەرامبەرەکە ئیش لەسەر ئەوواکە ئەڵێ ئەی خۆی تەبعی وایە ئەها یا بۆ نە زۆر کەسە لە مامەسەڵانەی ئێمە زۆر کات یەک ناناسین من لێرە داوا لە تۆ ئەەکەم وەرە بەشداری پرۆسی ڕاهێنان بکە ئەو ڕاهێنانانی کە یارمەتی تۆیە لە ناسینی خۆتا کە خۆشبەختانە ئێمە یەکێک لەو شتانی کە هەمانە ناسینی بەرامبەرەکانمانە چەندها خولمان هەیە لە سەرمانە وەرن گەنجان بەشداریە بخولانە بکەن بۆی دە چیتر چاوەڕێی خەڵک مەکە بڵێ بە من ئەبزانم لە دەمی فلان کەس و من کەسێکی چۆن بم دایە بابە لە مناڵیا من چۆن بووم ها ئەیوە مناڵێکی بکە بە فریاد ڕستی بخۆی کە بزانە سیفاتە باشەکانی چی بووە بۆی لێرا زۆر گرنگە بەشداریکردنی کاریای گەنجەکانمان و پێش پرۆسی هاوسەرگیری لە ناسینی خۆیانە لە خاڵە بەهێزەکانیانە لە خاڵە لاوازەکانیانە لە دیاریکردنی چۆنێتی کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ بەرامبەرەکانیانە بۆی بتوان ژینگەیەکی کۆمەڵایەتی تەندروست هەم بۆ خۆیان دروستکەن و هەم بۆ بەرامبەرەکانیشان بنیاد بنێن زۆر باشە ئەو گەنجانەی بەر لە دەرچوونیان لە سەقفی خێزانە تووشی تاوانە کۆمەڵایەتیەکان نەبن بێگومان هیچ خێزانی پێی خۆش نییە منداڵەکەی هەمجا قسێگەی دەڵێ باوک پێی خۆشە مناڵەکەی لە خۆی پیاوتر بێ دایکیش بێگومان ینی بەردەوام گۆرانی بە باڵایاڵێن حەزەکە بوونە شەهادەیەکی بەرز بێنێ زەواجێکی سەرکەوتووکە بەڵام بەهۆی هۆشیاری خۆی بەهۆی ئێمالی خۆیەوە سەرنجامە بینی لە بەنزینخانەیەکە مێرد مناڵێکی ترەکوژێت دەبینی دوو مناڵی تر مناڵێکی 10 ساڵانە بژێ کۆمەڵێشت کە لە ڕابردووە لە کوردستان ڕوویان داوە هۆکاری ئەمە چییە بۆ نمونە پەروەردەکە ناتەندروست بۆ یا هەر خێزان خۆی بیستێتی ئەبم شێوە منداڵەکەی بەم ڕێڕەوەیە بڕوە بەڵێ کاتێککە هەواڵێکی ناخۆش بە هەر دایکە بە هەر باوکێک ئەگا تەکید بە ئەگەر ئەو دایک و باوکە دەستیشان هەبوو بێ لە خراپکردنی مناڵەکەیانە گەورەترین نەهامەتی ڕۆیان تێەکە ناخۆشترین هەواڵەکە ئەمان ئەبیسین لەسەر مناڵەکانە کە حاڵەتێکی واڕیەوە بۆی لێرە ئێمە ئەگەڕێن و ئەگەر نمونی ئەم بەداخەوە ئەم ماوەی پێشوو باسکەن زۆر بەجددی لەسەری بۆستین ئەبینیت ئەم مناڵانە نازانێ بۆچی ئەم پارەیە ئەبات بۆ نمونە نازانێ ئەم بۆ نمونە ئیشە بۆ ئەنجامەیە تەنها ئەتوانی بڵێن تەمەنەکان ئەگەر بە عینە بە وەرگری وەکو نمونەیەک وەرگرین قۆناغی هەرزەکاری ئەکرێ بە 4 بەشی گرنگەوە لە قۆناغی هەرزەکاری ئەتوانین بڵێن ئەڵێت بۆ نمونە لە 11 ساڵ و دەست پێ کاتاکو 21 ساڵ گەمێت بە 4 قۆناغ ئاڕوە قۆناغی با بڵێن نەوجەوانی سەرەتایی ئەوەیە کە ئەم مناڵە لە سەرەتایە تووشی گەورەترین کێشە ئەبێ زۆرترین خەمۆکی تووشە بێ زۆرترین هەڵچوون و داچوون دروستە بێت لەلایانی دەرونی و لەلایانی عقلی و لەلایانی بایۆلۆجی و هەموو بارەکانیەوە زۆرترین کێشەی بۆ دروستە بێت لەگەڵ کۆنتاکردن لەگەڵ ناو خۆیان و لەگەڵ دەرەوەی خۆشیە بۆی لێرە خاڵک لێرا دروستە بێ ئەڵێ زانیان لە بواری دەروناسیە و توێژینەوە کرد زۆر کراوە لەسەر ئەم بوارە ئەڵێکی ئەڵێ قۆناغی هەرزەکاری بە سەختترین و قورستری قۆناغدا ئەندرێت
بۆ مامەڵەکردنی بەرامبەرەکان لەگەڵیانە بۆیە باس دەواکڵە زۆر کاڵە دایکان باوکان کاتێ مناڵەکەتان هەستەکەن بەرە قۆناغی نەوجەوانی ئەڕوا وەکو نەخۆشی معالەجێ بکەن وەکو نەخۆشی مامەڵی لەگەڵا بکەن بەڵام بەداخەوە ئێمە لە دوو خاڵە مناڵەکانمان ئەبینینەوە یەکەمیان کاتێ بینن باڵاکە گەورابێ لە واجباتەکانیانە قورسێکین لەسەریان ئەریک قورسەکەین لەسەریان بەڵام لە بەرامبەر ئەوەی کە مافیان بینە مافەکانڵن جارە تۆ مناڵی تۆ کاتی ئەوە نییە بۆی یەکەم ماف کە ئێمە ئەبێ لە قۆناغی نەوجوانە بینەوە بە مناڵەکان ئەوەیە کە کاتی تۆ هەستەکەی مناڵەکە لە قۆناغی نەوجوانیە ئەبێ دانیشە لەگەڵیە بۆ نمونە باوکان ئەبێ زیاتر دانیشن لەگەڵ کچەکانیانە دایکان لەگەڵ کوڕەکانیانە لەوانیزەوە لێرا پرسیارە بکەن یعنی بۆ ئەبێ وابێ بەڵام خۆی توژینەوەکان دەریان خزە زۆربەی کەسێتی کچان لە باوکە وەرەگرم و کەسێتی کوڕان لە دایکانەوەری وەریانەگرن کەمێ لێرێ مناڵین تەنها جۆڵی سنوورداریکەن بەوە زیاتر پەیوەندیەکان دروستکەن لەوانێت هەر بە ڕێزێسە لێرە بینەری ئێمەڵێ بستەبەت ڕاستەکە مامەساتەوە لەبەری زۆربەی کاتەکان کوڕان بڵێن دڵیان ئەکەنەوە بۆ دایکیان وە کچان لەگەڵ باوکیانە ئەی باشە عەجەبن ئەم پەیوەندیە چۆن دروستە بێ لە نەتیجەی 7 ساڵی یەکەمەوە و ئەو ژینگە پەروەردەی کە ئەو مناڵیتیایە یعنی پێتان سیر نەبێم ئەگەر دایکێک ئەگەر باوکێک نەیتوانی بێ لە 7 ساڵی یەکەمە مناڵەکەی لە ئامێز بگرێ و ماچی بکات و بە قوربانێ بێ بە ساقی بێ سواری شانوملی بوو بێت و لە هەمان کاتە بۆ شوێنان نەیبردوێتە دەرەوە چۆن لە قۆناغی هەرزەکاریە لە ڕووی قسەیەکی لەگەڵا بکە چۆن لە ڕوویە ماچێکی بکات سەر لە سنگی دابنێوە نیە کەواتە دایکان و باوکانی بەڕێت ئەچینەوە قۆناغی یەکەممان کە تۆ چۆن لە مناڵە چیت کردو بۆ مناڵە لە قۆناغی هەرزەکاریە بۆچی زۆربەی کاتەکان شت ڕوئەیە لەبەر ئەوەی بەڕێزانی یەکەم شت ئەم مناڵە هێز پێیاکە دەسەڵات پێیاکە لە ئەنجامی ئەوەی کە قەرب چۆڵین قورساییەکی زۆر لە ناخی ئەم مناڵە دروستە بێ لە دەرونیا دروستە بێ ها ئەڵێ زۆر کات ئەوانەی وەکو میزەڵان وایە تۆ بیرکەری میزەڵانێک بخرە ناو دەروونتەوە چێ زەختێک چ هینێک دروستەکە لێرە لێ بیاڵێ ئەم مناڵە ئەیوێت تەنفیسکە ئەیوێت دەرچوونێک بەها چۆن تۆ لە هەموو شوێنە پێویستی بە دەرچەیەکەیە ئەم دەرچەیە ئەبێ کێ بێ بکە بێ دایکی بۆی بکە باوکی بۆی بکە مامۆستای دڵسۆز بۆی بکە پسپۆڕە دەرونیەکان و کۆمەڵایەتەکان توێژەرەکان بیکەن ئەگەر ئەمانە هەڵنەستان بەم بوارە بەڕاستی ئەو مناڵە لە بۆشاییە گەورە ئەبێ تاقیە کاتەوە تاقیکردنەوەکە بەچەبی لەو کاتە بۆن لە پێویستی مناڵە بەپارەیە بۆن پێویستی بە گەڕانە پێویستی بۆن بە دەروی وڵاتە یعنی هەر شتێک لەمانە یەکێکە ئەو ڕێگەی تاقی ئەکاتەوە کە نازانێ ئەم دروستیان نادروستە بەڵام خۆ ئەیزانێ ئەبینێ کە ئەمە ڕێگەیەکی نادروستە بەڵام خۆ چیە بێ قەجێک با تاقیکە مەزان چی لێ چەند کەس هەبوو کەسێکی کەی کوشتووە لە نەتیجەی ئەوەیە باوکیشی و دایکیشی و مناڵەکەش و هەمووی زەریبەی ژیانی خۆیانیان ناوە لە کاتێکا کە ئەو پارەیان ئەو مۆبایلەیان هەر شتێک لە بەرامبەر ئەوەی هیچ قیمەتێکی نەبوو کەواتە شیلانخان هەژاری هۆکارە بۆ ئەوەی گەنجان پەنابەر نەبەر ئەم ڕووداوانەکە بە تایبەت ئەزانین کە لە ماوەی چەند ساڵێکە کە حکوومەت قەیرانێکی دروست کردووە بێکاریەکی زۆر لە ناو گەنجانە بڵاوبووتەوە نەبوونیەک هەژاریەکە گەنجێک بۆ مەبلەغێک پارێکم پەنا ئەباتە بەرکوشتنی گەنجێکی دیکە کەواتە ئایا ئەمەش بەدەر لە خێزان هۆکارێکی سەرەکی نییە بۆ ئەوە ئەگەر ئێمە بیر لە هەژاری بکەینەوە یەکێک لەو پرانسیبانەی کەم تاکتیا دروستە بێ بوونی هەژاریە حەزەکەم ئەو بەڕێزانەی کە بینەری ئێمەن ئەم قسەیان بە خراپ وەرنەگرن ینی بە دیوە خراپیەکە وەری نەگرن بە دیوە باشەکە وەریگرێ هەموو تاکێک ئەگەر لە با بڵێن لە قورساییە لە ژیانێکی قورسە پێگەشتە بێ ئەم تاکە زیاتر بیرکردنەوەی هەبووە ئەم تاکە زیاتر توانەکانی خۆی بەکارهێناوە ئەم تاکە زیاتر توانێتی ڕوبەڕووی هەموو ئەو شکستانە بێتەوە کە لە ژیانە ببێ بە کەسێکی با بڵێن ئەها کەسی گۆڕانکاری لە ژیانە یعنی کەسێکی با بڵێن لە بواری تیۆریا نەمێنێتەوە لە بواری کردداری ئەم کەسە بمێنێتەوە بۆیە بەڕاستی لێرە قەیرانی دارای مانای ئەوە نییە کە والەتۆ بکاتۆ لەگەڵ ڕێزمە والەتۆکە بەرەولادانە بەرێ پرۆسی پەروەردە پرۆسەیەەکە ئەگەر تۆ پەروەردەت هەبێ هەژار بیت هەر پەروەردەکەت هەیە دەوڵەمەند بیت هەر پەروەردەکەت هەیە ناوبانگی هەبێ هەر پەروەردەکەت هەیە ناوبانکن دەبێت تو هەر خاوەنی پەروەردەی خۆتی دینداری هەر پەروەردەت هەیە خوانەخوازە لاواز بی لە دینە هەر پەروەردەت هەیە کەواتە ئەتوانین بڵێن پەروەردە پرۆسەیەکە لەگەڵ هەناسەدانە پێویستی بە تۆیە تۆ پێویستیت پێێتی چەند تۆ هەناسە بێت ئەوەندە پێویستی بە پەروەردەیە ئەگەر پەروەردەیەکی باش کراوی وەڵی هەژاریش بێت عیزەت نەفس نایڵێ هەندێک شت بکەیت
ئەگەر دەوڵەمەند بیت و پەروەردەت هەبێ ئەو مەجال و ڕفاهیەتە نایڵە تۆ بە شێوازێکی لادانی ناپەروەردەیە تۆ بەکاری بێنی یعنی سلوکیات و ڕفتاری تۆ لە پرۆسە پەروەردەیەکەیە یارمەتی تۆ ئەیە لەسەر ئەوەی کە تۆ بتوانێت کەسێک بی هەم دەست چۆڵی جێگەدەستی خۆ دیاری بکەیت بە باش یان بەخراپەوە بەڵام پەروەردە کە نەبوو کە فەراغدا با بڵێن بۆشایی دروست بوو لە پرۆسی پەروەردەکردنی ئەم مناڵە بە تایبەتی لە بواری خێزانە بەڕاستی ئەم مناڵە بەرەو ئاراستەیەکی ناپەروەردەی ئەڕوات و وەژینگەش گەورەترین کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە تۆ چۆن ئەم مناڵە بە ئاراستی شەبوونی ژینگەکە بیبات. خاتوشیلان بەرپرسیارەتی خێزان لە بەشداری کارای مرد مناڵ و گەنجە هێشتا وەکتوان پێنەگەیشتوەکانمان لە مەیخانە لە نێرگەلەخانە و کافتریاکان و غیاببوونیان لە خولە پەروەردەیەکان و لە خولەکانی قورئان و پەروەردە جوانەکانی کۆمەڵگەی کوردەواری چییە؟ بۆ نمونە ئایا خێزان ڕۆژانە 5,000 بە منداڵەکەی ڕوا ئەدا ڕوا ئەیدا بە نێرگەلە بەڵام مامۆستای مزگەوتی گەڕەکەی خۆی لەوە چ ئامادەی دەستی باوکشی ماچکە بەس بە مەرجێ بە شێوەیەکی خۆبەخش و قازانجنەویستانە بینێرە فێری پەروەردەیەکی جوان بکات کە هۆکاری یەکەمی پەروەردەوەی ئەڵێ کە ڕۆژی تەوە ڕێزی دایک و باوکت بگرە ڕێزی دراوسێکت بگرە ڕێزی لە خۆت گەورەتر بگرە و بەزەیت بە بچووکەکە بێتەوە ینی مزگەوت فێری ئەمانەمانەکە بوو نەخولێکی پەروەردەی ڕاهێنە ئەوەی کە لە بواری گەشتپێدانی مرۆڤ یا بۆچی خێزان ئامادەی ینی نێرگەلەخانەکان پڕ بن لە گەنج و مزگەوت و خولە پەروەردەیەکانمان زۆر فراغ و غیابێکی زۆری تێدا بێ. بەڵێ ئەگەر ئێمە ئەم پرسیاری بەڕێزێت پرسیارێکی بەڕاستی جێ خۆیەتی و ینی ئەڵێ پڕ بە واقعی ئەمڕۆمانە هەر ئەم پرسیاری بەڕێزێت بیکەین بە توێژینەوەیەک چەند ئەوانەی کە لە بواری توێژینەوەی ئیشەکەن هەستن لەسەر ئەم بوارە ئیشکەن باوەڕێ هەبێ لێ ناشارمە من بە ژمارە پێت ناڵم بەڵام بە نیسبە پێت ئەڵێ ئەوەی ئێمە کە لەناو ئیشەکەین لە 95 بۆ 98 دایک و باوکەکان ئەڵێن ئێمە ڕازینین مناڵەکانمان پشێتە ئەو شوێنە و لە بەرامبەریە ئەو شوێنە بەجێ بێڵن لێراکە ئێمە نمونەیەکی واقعی ئەم هاوینی خۆمان بێنینەوە کە لە چەند پەیمانگایکە ئێمە وەکو سەرپەرشتار من کارم کردووە بینیمان هەموو ئەو دایک و باوکانە کە هاتوون بۆ ئەو پەیمانگایانە وتوانە مامۆستا ئێمە ڕاستە ئەمانە مناڵەکەمان فێری زمانێکی بیانی بێت چکە خۆتان نزانن کرانەوەی دنیا بە ڕۆی بۆ نمونە فەتا زمانە باشتر فێر بێ ئەبێ بە کەسێکی تر ئەنێ بێ بە چەند کەسێکە چەند زمانە بزانێ بەڵام ئەمانەمان هەمووی ئەوێ بەڵام لەسەر هەموو ئەمانە ئێمە پەروەردەمانە مامۆستایان ئێوە هەوڵمەند مناڵەکانمان ئەوەی کە بە ئێمە نەکراو ئێوە بۆمان بکەن ئەوەی کە بە ئێوە نەکراوە ئێوە بۆمان بکەن بۆیە بەڕێزم هەموو دایک و باوکێ ئەگەر باسی پەروەردە و لادانیەوەی سڕ لە پەروەردە ئەڵێ من خۆم کەسێکم بۆن حەزم بۆن ملاانەیە لەم شتەش نەبێ بەس حەزەکەم مناڵەکەم ئەم ئاڕاستی بڕە چکە ئەزان ئەمە قازانجەکەی زیاترە بەڵام قسەکە لێرێ ئەوەیە ئایا ئێمە بەکردداری و چەند توانیومانە بتوانین ئەو دایک و باوکانە ڕازیکەن ئەو خێزانانی کۆمەڵگاکانی خۆمان ڕازیکەن کە قایلیان بکەین و بێنە لای ئێمە پرۆسی لە پرۆسی پەروەردەیە مناڵەکانیان بەردەوام بێ ئەمانە شتەکان دوولانێ لانێکیان ئەوەیە بەڕاستی شوێنە پەروەردەیەکان لە ئاسی زۆر جارە پێویستانین یعنی زۆر با بڵێن حەزی ئەو مناڵە پڕ ناکاتەوە ئەمە خاڵیەکەم یانی کە ئەگەر ئەم پرۆسیشانە پەروەردەیەکان بتوانێت زیاتر مەجارەکە فراوانترکان زیاتر پرۆسە ینی شتە تەرفیهەکان بەرەو پێشە بەر ئەم شتێکی زۆر باشە خاڵی دومیشان ئەوەیە ئەم مەجالەی تەنە چۆنەڵێ ئەم مناڵەکەیتە لای تۆ تەنها بیری لە لای ئەوە نەبێ بڵێ من بڕۆم بۆ ماڵێ یاری ئایپادەکەم بکەم بڕۆم بۆ ماڵی ئەوە بکەم یعنی بەحسابی خۆی دایکەکە زۆر کات بەداخۆیڵم ئەیهێنێ بۆ پەیمانگاڵی مامۆستا بەس بۆی لە ئایپاد دوورکەوێتەوە بەس بۆی لە یاری ئەلکترۆنیەکان دوورکەوێتەوە بەس بۆی لە یاری بۆ منە پەبجی دوورکەوێتەوە لە کاتێکە ئەمە خۆی لە خۆیان بەداخۆیڵم وێرانبوونی خێزانەکانە لە با بڵێن ئەها دەستەوسانبوونی دایک و باوکەکانە لە پرۆسی پەروەردەی مناڵەکانیانە یعنی بۆ ئەبێ مناڵی گەشتبێتە تەمەنێکەوە بە قسەی تۆ نەکا وانە با کاکەی بەشێکیشی بە قسە ناکە لە 140 بە قسەتکە لە 120 بە قسەتکە بۆی وردەوە ئێوە ڕێبکەون و وردەوە پرۆسی پەروەردەیەکە بەردەوام بێ لە ڕێی دایک و باوکانە چکە تۆ ئەگەر بۆن منە پیشانێکی پەروەردەیش دروستکەی ئەو مناڵە لە ڕۆژەکە 4 ساعتیش بێتە لای تۆ چەندی ئەمێنێتە لای دایک و باوکێتی چەند ئەمێنێتەوە 20 ساعت ئەمێنێتەوە مناڵە لەگەڵ کێیە لەگەڵ دایک و باوکە بۆیە بەڕاستی پرۆسی پەروەردە بێ سەر لە نێو بگوازرێتەوە بخرێتەوە ناو خێزانەکان ئەمەش لە ڕێگەی چێوە لە ڕێگاوی یەکەمیان ئاکتیڤکردنی دایک و باوکەکان هەستکردن بە زەرەری ئەم شێوازی پەروەردەی کە مناڵەکان توش بوون سێهەمیان ئەوەیە کە هەمویان بەشداری کارە بکەن لە شێوازی زانیاری کۆکردنەوەی زیاتر ناسینی ئەو سەد ئەو ژینگەی ناسینی ئاسی ئەو کۆمەڵگای کە خۆی تێئاژی ئێمە بەداخەوە ئێڵم زۆربەی کات دایک و باوکەکان ئێستا لە بڵێن لە هەشتاکانە ئەژین ئێستر لە ئەقڵەتی
با بڵێ هەفتاکانە ئەژێت و ئەزانێ ئەو زمانە ئاوا بوو ئەبەس ئەم زمانی ئەمڕۆ دنیا گۆڕاوە ئەبێ بە پێی گۆڕانکارەکان بوونی ئەم هەموو تاوانە کۆمەڵایەتیانە کە ڕوو ئەدات بەڕێزت تەنها گەڕێنیتەوە بۆ نەبوونی پەروەردەیەکی تەندروست لە ناوتاکەکانی کۆمەڵگەیە؟ بەڵێ من ئەتوانم بۆکو پسپۆڕێکی بواری پەروەردەی کە لەم بوارە ئیشەکەم و وەتوانیشمە بەکردداری یعنیێتوان بەکردداری ئەمەتان پێ بڵێم بەڕاستی نەبوونی پەروەردەیەکی دروستە لە 7 ساڵی یەکەمی مناڵە و دوای ئەوە ئەم پەروەردەی درێژە ئەکێشێ من پرسیارە لە بەڕێستانەکەم کاتێ ئەگەر معمەلێک کارگەیەک بێنی شتێک دروستەکە ئەم معمەلە ئەگەر لە سەرتاوە بە شتێک دروست هات بێتە پێشەوە بۆ دروستبوونە ئەو بەرهەمەهێنێ ئەتوانی پێ بڵێ وەڵاقی ناکە لە دوای 10 ساڵ یەکەم بیکە بە شەربەت ئەتوانێ بڵێ بەشێکی تر ئەکەمەوە شەربەت بێ بەڵام خۆ ئەم ئەساسیاتەکەی هەر ئاوە کاتە ئەکرێت ئێمە بتوانێت بڵێن لە سیستمی پەروەردەیە گۆڕانکاری بەسەر تاکەکان بێنین بۆی بتوانین لە کۆتاییە پەروەردەیەکی دروست پێشکەشی نەوەی داهاتمان بکەین. زۆر سپاس بۆ بەڕێزشیلان هەمە دەروونجان زۆر بەخێر بێ سپاس بە ئامادەبوون. زۆر سپاس بە جەنابیشتان سەرکەوتوو بن. زۆر بەخێر بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم لە دهۆک خواردنگەیەکی پیتزا هەیە کە پیتزایەک بە قومبەلە بەناوبانگە کە درێژەکەی نزیکەی 75 سانتیمەترە و دەتوانین بڵێن خواردنێکی خێزانیە و 7 کەس دەتوانن لێی بخۆن با پێکەوە بینەری راپۆرتێک بزانین پیتزای قومبەلە چییە و با ئێمەش لێرەوە هەر چاوی لێ بکەین. قومبەلە پیتزا کەشقەبارێ مەزن و درێژەیەوێت بیتە 75 سانتیمەتر و تێرە 7 نەفەران کرد. بۆ یەکەم جار خواردنگەیەکە دهووکە ئەف جۆرێ پیتزای هاتیە دروستکردن و تەنها داخوازیەکە زۆر سەر هەیە. همین نوعیت پیتزاییم پیتزا لحماجین پیتزا پنیری مشکل گوشت و پنیر مفتوحانیته پیتزا بچیکه و یا مازنه ایتالیا قنبله پیتزا ما گلگا معروفه پیتزا قنبله که کمین خورنگه هم بوین ما قنبله چگری من حرف گلگ بومتن هم حرفات داینتشین نووب داینسه هم همین شکلاشین چگری 3 ماده ما پیتزا لحماجین و پنیره و خضروات بسروه دیویژن پیندل دیف طلبیه مثلا هی بید بس پنیری هی بید بس گوشت بس پیتزا بس لحم معجون دیف طلبیت مینه بس اغلب یوم هم شکل اف خارنگه ها روزانه 300 تا 600 پیتزان بر هفت کرد وجبر دخوازین زورین پیتزا قنبله 10 تاکسی خستینت خزمه تا گهاندن آبی جور پیتزای دا بهای ویژیه کنجای ابتنه 10,000 دینارن يقوم بلا مازن هم چتکن بله گوشت بجینی گورتیا یه برخیه و نیوه پنیره و کبارگن زیتون فلفلن و شتت مصایصه هر کی پیپسی گلگلو خضروات گلگلو 10,000 سفری 200 300 305 جنيه روجت عادي روجت خد بقى باش الحمد حتى رادك يجي 500 505 جنيه شخص كان مده تاكسيتين كوربوريت خلقي رادبن بو طلبيان فريتين ام فريتين جور هاي مثلا كجينيزي بدن تاكسي سيني ده تبع حدود بتا بنجي سيني بالصبري تبع پشتی کوبه بیتزای سرکفتن اینایو خلقه که حاجه گیری خودان خارنگه بریار داید چند لقه کندیل زاخ و آکر و هبلیره بکد مريز الصلاة أنا أبو مامي هجا علي أمريكي راسي بال بشتكي يعني هر مازن بوما بخارنجه هما خارنجه هازر بال بشتكي زيادة كريه كم بشين خدمة خلقي خوبك ما بنوف كريه دیندار قنبله نه قنبله دیندار قنبله من نوف دار كريه بربالا بيل كردستاني عام قنبله ما بالاف كريه أنا يا خدي كخدي أم هلا نسخ طايد ويش ده بكين الزاخو ومال برا إيكي بكين الأكري مال برا إيكي بكين الهبليرة ماه ساله که دا بیتزا قنبله نبودنگی که باش دو که بدست بینایه و بوی خورنه کابتان بو گله کسان آمد بریفکانی تایبت بو برنامه پیامی روش دهوک
دووبارە سڵاو خۆشەویستان کۆمەڵگەی پزیشکی بەخشین بە شێوەیەکی گشتی لە زۆربەی شار و شارۆچکە و قەزا و پارێزگاکانی کوردستان توانیوێتی خزمەتێکی بەرچاو و دیار بە تەواوی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کوردستان بکات بەبێ جیاوازی. کۆمەڵی خەڵکی هەژار و نەدار و نەبوژ سوودمەندی یەکەمی پرۆژە خێرخوازیەکانی دەستگای گشتی و کۆمەڵگە پزیشکەکانی بەخشین بوون. ئێمە ئەمڕۆ لەبارەی نەخۆشخانەی یا کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ قسە و باز دەکەین و بڕیارێکی وەکۆڵێ باشیان داوە کە مای خۆشحاڵیە بۆ هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و دەوروبەری کە لە ئەم شەوەوە بە درێژایی شەو پزیشکی پسپۆڕی بوارەکان دادەنیشێ و نەخۆش دەبینێتە جاران تەنها لە کاتە ئاساییەکاندا پزیشکە پسپۆڕەکان دەیانتوانی نەخۆش بینن بەڵام ئەمڕۆ بە بڕیارێکی نوێ نەخۆش کۆمەڵگەی پزیشکی بەخشین پزیشکە پسپۆڕەکانی خۆی دەهێڵێتەوە لە بە درێژایی شەو لە خزمەتی هاوڵاتیاندا دەبن. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز کارزان تایر بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لەقی چەمچەماڵمان کردو. ماڵسا کارزان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون کە لە چەمچەماڵەوە تەشریفت دێنە. سپاس بۆ جەنابتان خۆی گەورە سەلامەتان کە خۆشحاڵم بووم. یاخوا بەخێر بێ. ئەگەر باسێک لە مێژووی کردنەوەی لەقی بەخشین لە چەمچەماڵمان بۆ بکەی کەی کرایەوە و کار و چالاکیەکانتان خزمەتەکانتان چی بوون لە ڕابردوودا بەتایبەت لەو کاتەوە کە دامەزراوە؟ بەڵێ بەلای خۆی بەخشەندەی میهرەبان سەڵاو و درود لەسەر گیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر جەنابتان کە و تەواوی کارمەندانی پێیان کە ئێوە داینەمووی دروستکردنی بەرنامەیەکی تایبەتن بە ناوی بەخشینەوە کە خۆشبەختانە ئێستا لە کوردستانە سەدان ماڵی بێنەوە لەسەر دەکاتەوە و هەزاران خەڵکی نەخۆش چارەسەر دەکات بۆ پرۆژانی کە ئێستا بە ناوی کۆمەڵگەی بەخشین یاخود نەخۆشخانەی بەخشین کە شاری سلێمانی کراوەتەوە. دیارە دوایەوەی کە شوێن و تایبەتمەندی شاری چەمچەماڵ کە خەڵکێکی زۆرتر هەژارنشین و پایتەختی شەیدان و ئەنفال کراوانە ئەم تەڵەبە کراوە کە لە دەستگای خێرخوازی بەخشین کە پێویستە لقێکی کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش لە شاری چەمچەماڵ بکرێتەوە. خۆشبەختانە بە سوپاسەوە ئەوانیش بەدەمەوە دژونیان هەبوو بۆ بابەتەکەی ئێمە لە دوای دەرچوونی بڕیار بۆ ئەم بابەتە ئەلحەمدولیلا ئێمە دەستمان پێکرد بۆ دروستکردنی ئەساسی کۆمەڵگەکە و لە عینەن کاتە دروستکردنی بینایەک یان بڵێن تایبەتمەندکردنی بینایەک بۆ ئەم بابەتە. لەگەڵ ئەم بابەتەی عادەتەن ئێمە ئەوەی کە پێویست بوو تایبەت بوو بە دەرهێنانی مۆڵەت بۆ کۆمەڵگەکەمان بە شێوەیەکی فەرمی چونکە هیچ هەنگایەکمان نەناوە ئیلا هەموو ڕێکاری یاساییەکانمان تاو کرد و ئەوجار هەنگایەکمان گرتووەتە بەر. خۆشبەختانە ئێمە لە یەکی سێوە یەکی سەیری ئەم ساڵ کە 2019 دەرمانخانەکە دوایەوەی کە مۆڵەتمان کردێتەوە بە ڕووی هاوڵاتیانە کردومانەوە و لەو کاتەوە ئێمە تواریمانە خزمەت بە خەڵکی شارەکەمان بکەین لە ڕووی پێدانی دەرمان و دەسەبرکردنی دەرمان کە هەم بە کواڵێتێکی باش و هەم بە نرخێکی گونجاو کە شایستەی ئەو خەڵکەیە کە خزمەت بکرێ. دیارە تقریبان 2 هەفتە دوایەوە هەر لە مانگی سیا ئەلحەمدولیلا کە بەشی دۆمیشمان کە بریتی بوو لە تاقیگە کە عادەتەن ڕۆحی ئەم جۆرە ئیشانەیە لە هەمان کاتە دوای تەواوبوونی مۆڵەتی کارکردنی تاقیکەمان ئەویشمان کردوتەوە بۆیە لە مانگی سێوە هەردوو ئەو بەشە بە شێوەیەکی فەرمی کردومانەتەوە. بەڵام دواتر لە مانگی حوت دوایەوەی کە تەواوی مۆڵەتەکەمان وەرگرتووە لە ینی مۆڵەتی کۆمەڵگەکەمان وەرگرتووە لە وەزارەتی تەندروستی ئەو کاتە پزیشکانی پسپۆڕ ئەوەندی کە لەگەڵمان بوون دانیشتون لەو کاتەوە تاکو ئێستا بەردەوامی لە بینینی نەخۆش و بەشە جیاوازەکانیشی کە ئێستا زۆر باشە کارزان کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ لە چەند بەش پێک هاتووە خزمەتگوزاریەکانتان چین ئایا بە نمونەی کۆمەڵگای بەخشینی هەڵەبجە و کەلار و سلێمانی هەموو خزمەتگوزاریەکانتان بەردەستە؟ بەڵێ دیارە بە وەو سیفەتەی کە ئێمێشتا تەمەنمان کەمترە لە تەمەنی کەلار و هەڵەبجەی شەهین ئێمە هەوو هەنگاوانانی کە ناومان ئەلحەمدولیلا کۆمەڵە بەشمانەیە لەمانە پێکهاتون لە ئێستاە بەشی فریاکەوتنی سەرەتایمانێ کە ئەو تایبەتمەندیانی کە لە فریاکەوتنیی سەرەتایی بەشی پەرستاریە دەسەبەر کراون و بەشی تیشکمان هەیە کە بە ئامێری پێشکەوت و ئەتوانین وێنەگری تیشکی پسپۆرمان هەیە لەو مەجالەیە دیارە دەرمانخانەوەکو باسم کرد و بەشی تاقیگەمان هەیە بێجگە لەم چوار بەشە بەشی ترمانەیە کە بریتێ لە بەشی ددان کە وەکو سنتەرێک کاری تێدا دەکرد و دکتۆری پسپۆرتیا نەخۆشە بینێت بێجگە لەمانەش عادەتەن دکتۆرە بەڕێزەکانمان کار دەکەن و لە هەنگاوی داهاتوشمانە ئەو دکتۆرانی کە ئێستا قسە و باسێکمان هەیە لەگەڵ ئینشاڵڵا دانیشن بەڵام بۆی کە لە ئێستاە هەن پزیشکی پسپۆڕی هەناویمان هەیە پسپۆری دانوەکو باسم کرد پێست نەخۆشەکانی پێستیای چارەسەر دەکرێت و لە عینەن کاتە جونگە و ڕۆماتیزمە تا لێم کاتە بینێ
ئەوەی کە جەنابەت کاکریاز ئاماژەت پێکرد انشاءڵڵا ئێمە لە هەنگاوی نوێمانە ئەوەیە کە لە ئەم شەوە دیارە نیزامی کارکردنی ئێمە 12 کاتژمێرەیە واتە هەتا ساعت 12 شەو ئێمە بەشەکانمان لە خزمەتی هاوڵاتیان ئابێ بەڵام ئێمە پێمان باش بوو لە ئێستا بەدواوە پزیشک هەبێت شەوان دانیشێت بۆی کە ئەو نەخۆشەی کە دێتێ پزیشک ببینێ پاشان ئەو بەشانی کە پێویستی پێێتی لە چارەسەر و لە تێستەکان بۆیان بکرێت ئەم شەوە الحەمدە ئەومان سابت کردو کە دکتۆر دانیشێ و نەخۆشە بینە پاشان هەرچی پێویستی بۆیە لەم شەوە دەست پێ دەکات کە بە بەردەوامیانی 24 کاتژمێر کۆمەڵگەکەتان کراوە بێت ئێمە کۆمەڵگەکەمان وەکو باسم کرد 12 کاتژمێریە واتە کە دەست پێکات لە دوانیوەڕۆ تا 12 شەو بەردەوامە بێت بۆیە لە ئێستاوە لە سعات 8 ئێوارەوە تاکو 12 شەو دکتۆر دانیشێ بۆی کە نەخۆش ببینە بە شێوەیەکی گشتی پاشان دیسانەوە لە ڕۆژی ئایندە لە دوانیوەڕۆ دەست پێکات کۆمەڵگاکەیەوە ئەو توانایی تێدایە کە ئەگەر نەخۆشێک لە چەمچەماڵەوە حاڵەتێکی تەواوی هەبێت کە نەخۆشخانەکانی دیکە نەتوانن فریاگوزاری بۆ بکەن یان بەهانەیەم نەخۆشەوە بێت ئەو توانایەتان هەیە ئەو توانایەتان دابین کردو بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ بڵێ ئەوەی کە لە فریاکەوتنی سەرەتایە لە وەکو بابەتە سەرەتاییەکان لە بەشی خۆمان کردومانەتەوە و عادەتەن لە پیج ئۆکاونتی تایبەت بە خۆمانە خزمەتگوزارەکانمان ڕاگەیاندون خەڵکی ئەتوانی هاوڵاتیان لەو ڕێگەیەوە ببینێەوە عادەتەن کاروچالەکانی ئێمە لێەوە پەخشەکرێت دەتوانێت لێەوە سەردانی کۆمەڵگی پزیشکی بەخشین چەمچەماڵ ببینن کە چی بۆکرێت و عادەتەن ئەمەی ئێمە کردومانە ئەبێتە هاوکارێکی باش بۆ کەرتی تەندروستی حکومی لە شارۆچکەی چەمچەماڵە چونکە معلوم لە دوای ئەوەی کە بەیانان ئەکرێ بریتە لە ئیسیشارەکان کە نەخۆشی تابینێت و خزمەت ئەکرێت ئێواران پزیشکە بەڕێزەکان هەر کەس لە نۆرنگی تایبەتی خۆیان نەخۆشە بینێ بەڵام لە شەواندا لە شارۆچکەی چەمچەماڵە دیارە پێشوازیەک هەیە و خەڵکێکی زۆر لە چواردۆری چەمچەماڵەوانە تەنها ئەو پێشوازیە هەیە ئەمەی ئێمە ئەبێتە هاوکارێکی باش بۆ ئەوانە کە بتوانێت ئەو نەخۆشانی کە پێویستیان بە پزیشکە و پێویستیان بە چارەسەرکردن هەیە ئەگەر شەوێکی دەرەنگیش بێ ئێمە لە خزمەتیانە کەواتە بەدەمەواتنی خەڵکی سەردانیکردنی نەخۆش لە کۆمەڵگەکەتاندا چۆنە؟ بڵێ وڵاتە ئێمە ئومێدەوارنی خەڵکی نەخۆشیەوێتە لای ئێمە هەمیشە ئامانجمان خزمەتکردنی نەخۆشە بەڵام ئومێدەواری خەڵ سەحەتی باش و تەندروستێکی باشێوێ بەڵام ئەگەر کە دنیای و خەڵکی تیان نەخۆشەکەوێ ئەگەر نەخۆشکەوت گەشتە لای ئێمە پێمان خۆشە دوامترین و باشترین خزمەتیان پێ چونکە بەڕاستی ئێمە بنەمای کارکردنمان لەگەڵ هەموو پزیشکە بەڕێزەکان کە لەگەڵ مانایە و لەگەڵ کارمەندەکانە لەسەر دوو بنەما کارمان کردووە یەکەم بریتە لە تەواوی ڕێزگرتن لە کەسێتی نەخۆش کاتێدێتەوە ئەو کەسانی کە یاوەری نەخۆشن لەگەڵمانە ئەو خاڵی زۆر گرنگە ئەبێت جێ خاڵی جاکەڕوان بێ لەگەڵ هەر شوێنێکی ترا خاڵی دووەم بریتە لە دقە و شارەزایی ئەو کەسەی کە لێوای ئیشەکاتەوە لەسەر ئەم بنەمایەش کە بەڕاستی ئێمە خەڵکمان وەرگرتووە و خەڵکیش وەرەگرندا زۆر باشە دانیشتوان و نەخۆشانی قەزاکە پێویستیان بە چ بەشێکی وەکوڵێ بەشێگەیەکە لە نەخۆشخانەکەدا نەبێ و خواستی زۆریشی لەسەر بێەوە تا چەند هەوڵە دەنیا چەند بەڵێن بە دانیشتوانی قەزاکە دەنکە لە داهاتوێکی نزیکە بە هاوکاری و یارمەتی و پشتیوانی کۆمەڵگەی پزیشکی گشتی بەخشین ئەو بەشەش دابین بکەن. وڵا بەتاکید ئێمە چۆنەڵێ لە بابەتە پزیشکانە کۆمەڵێک برانچ و لقی تایبەت هەیە کە پێویستەکە هەبێت ئێستاوی کە ئێمە ئیشی لەسەرەکەین دوو بەشی زۆر گرنگە کاری لەسەرەکەین و هەنگاویشمان بۆ هەڵگرتووە تەمەناکەین لە داهاتوێکی نزیکە ئەو دوو بەشەش ببێتە بەشێکی تریان ئیزافە بکرێتە سەر کۆمەڵگەکەمان یەکەمان بریتە لە پزیشکی پسکۆڕی مناڵان کە ئینشاءڵڵا لە داهاتوێکی نزیکە ئەو بەشەشمان ئەکتیڤە بێت با پشتیوان بێ و دووەمیشان بەڕاستی بریتە لە پزیشکی پسپۆڕی تایبەت بە نەخۆشەکانی ئافرەتان کە عادەتەن ئەو دوانە هەردووشان زۆرترین تەڵەبیان لەسەرەوە زۆرترین داواکاریان لەسەرە ئێمە بۆ هەردووشان هەنگاومان هەڵگرتووە بەڵام لە ئێستایەکە نییە ئەتەمەن ناکەین لە داهاتوێکی نزیکە ئەوشمان هەبێت کاکارزان ببوورە پرسیارەکەی من مەبەستم ئەوە بوو کە ئایا بە شێوازی کێو پرسیارە ئاڕاستە بکەم زانم کۆمەڵگەکەی ئێوە ئەوەندە جێگەی متمانەیە کە خەڵکی چەمچەماڵ سەردانتان بکەن پێویستیان بەوە نەبێت کە ئەو هەموو ڕێگە ببڕن بچنە شارێکە بۆ نمونە بچنە هەولێر بێنە سلێمانی بۆ وەرگرتنی چارەسەر وڵا بەتاکی لەسەر بابەتە هەم لە لای ئێمە لە چەمچەماڵەوە لە شوێنەکانی دیکەشە کە کۆمەڵگەکانی بەخشین کراونەتەوە بوونەتە جێگەی ئومێد بۆ ئەو خەڵکە و لە دوو جانب بۆ جانبیشان ئەوەی کە دڵنیایەکێ لەو شوێنە ئەوەی کە پێویستە خزمەتەکرێت نەک ئەوەی کە بە ئیزافە ینی شتێکی پێویستە بە ئەندازی پێداویستی نەخۆشەکە شتی بۆکرێت ئەمە لایەکی تیشان دیارە لە ڕووی نرخەوەی کە خەڵکی لە ئەمڕۆی لە کوردستانە پێویستی بۆیە کە شتێک بۆ گیرفانی بگەڕێنرێتەوە ئێمە بەنسبەت شاری چەمچەماڵەوە بەڵێ الحەمدولە خەڵکی ئەگەر سەردانی دکتۆری کەشی کردبێ بەگریمانە و پسۆرانەکە لای ئێمە نین و تەنانەت دەرەوەی چەمچەماڵیشی کردبێ لەو شوێنانی کەوتم پسۆڕەکانی ئێمەتیانێت تا ئێستا
دواتر بۆ بەشەکانی تری تایبەت بە تاقیگە و تایبەت بە دەرمان و بەشەکانی دیکەمان جارێکی تر هاتوونەتەوە بۆ ئێمە و ئێمە بەڕاستی ڕۆژانە بۆ ئەو بەشانی کە ئێستا ئاماژەم پێدا لە سنوور یعنی بە تێکڕای 250 تا 300 هاوڵاتی ڕۆژانە سەردانمانەکەن بۆ ئەو بەشانی کە لە ئێستا هەن بە دڵنیاییەوە لەگەڵ زیادکردنی بەشەکانمانە ئەو بەشانش زیاد دەکرێت و شتێکیش لەسەر ئەو متمانە بوونە بەڕاستی ئێمە خەڵکی چەمچەماڵ دانیشتوانی چەمچەماڵ بە تێکڕا پاڵپشتێکی معنەوی زۆر باشن بۆ پرۆژەکانیمە و بە هەموو ڕێگا و کەناڵەکان بەڕاستی پێوەدیمان پێوەکەن پاڵپشتنی خۆیان دەرەبڕن و خۆشحاڵن بکردنەوەی کۆمەڵگەی لە ئێمە هەر لە پسوڵەی ڕۆشنە لای پزیشک تا ئەشیعەیەک تا سۆنەرێک تا نرخی دەرمانەکان کامەیە ئەو جیاوازیەی نرخ کە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە تاقیگەیەک یا لە عیادەیە لە خزخانەیەکی تر جیاکاتەوە بەڵێ دیار ئێمە پشکنینی نەخۆش کە لە لایەنی دکتۆرەکانەوە کرێت هەموو وەکو سیستەمێکی داخلی کە بۆ دەستگای خێرخوازی بەخشینە 3000 دینارە واتە نەخۆشی بندر لای ئێمەش بە 3000 دینارە بینێ کە عادەتەن ئەوە هەر بۆ لە خۆی لەیەوە فەرقێکی باشی هەیە لەگەڵ ئەوەی کە سەردانی شوێنێکی ترەکە بۆ بینی نەخۆشەکانی و پزیشکی پسپۆری تایبەت بەدەدان نەخۆشەکانی دان 2000 دینار ئەبینرێ ئەوەی هەمێنێتەوە تایبەت بە دەرمانەکان و تاقیگەش هەموو تێستەکان و تاقیگەکانش لەگەڵ تیشک و بەشەکانی تر هەمویان لە خوار نرخی بازاڕەوە لە ئێستاە بڵێ زۆر باشە بەدەر لەو دوو بەشەی تر کە باست کرد ژنان و مناڵان بەنیازی هیچ بەشێکی دیکەنین بیکەنەوە بەنیازی هیچ پسپۆڕێکی دیکەنین کە بێنن دکتۆرێکی بەڵێ ئێستا ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین دوای ئەو دوانی کە جەنابەت باس کرد ئێمە ئینشاءڵە لە داهاتێکی زۆر نزیکە ینی لە چەند ڕۆژی داهاتوە ئینشاءڵە بەشی تایبەت بە عیلاجی تەبیعی چارەسەری سروشتیەکەینەوە ئەوە بەشێکی ترمانە بێت بۆ ئەم فترە زەمەنیە و دیارە پزیشکی تایبەت بە سۆنار ئەوشمان هەر ئینشاءڵە کاری بەڵێوشێکی لە ضرورەتەکان بەڕاستی کە هەم لای خۆمان پێویستمان پێێتی وە لە دەرەوەش نەخۆش عادەتەن کە لە دەرەوەی کۆمەڵگەکە کە ببێت لای دکتۆرێکی بەڕێزی شەچێت گەڕێتەوە بەلای ئێمە بۆ شتەکان یەکێ لەو بەشانی کە تەڵەبی لەسەر و داواکەی لەسەر سۆنارە لەسەر ئەم چوار برانچە لە ئێستا ئینشاءڵە ئێمە کار دەکەین بە ئومێدەوەی کە لە دەرفەتێکی زۆر نزیکە ئەمانە بتوانین بیکەینە بەشی نوێ بۆ کۆمەڵگەکەمان زۆر باشە هەمیشە هاوڵاتیانی کوردستان بەهۆی کۆمەڵێ سەرکردە و سیاسی نابەرپرسەوە گلەی لە کوالێتی دەرمان خراپی کوالێتی ئەم زۆر جات دەرمانی بەسەرچووەکەن کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ کوالێتی دەرمانەکانی چۆن چۆنیە تا چەند دڵنیایی دەدەن بە هاوڵاتیانتان کە ئێوە لەژێر چاودێریەکی خوایی و ویژدانێکی زیندوودا دەرمانێکی باش بە ئەو کەسان دەدەن کە سەردانتانەکەن و ئایا دەرمانەکە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە لقی سەرەکیەوە دابی نەکرێت یا چۆن چۆنی دەرمانەکان دەزەخن باڵە تایبەت بە دەرمان و لە عینەن کاتە تایبەت ئەو فەحسانە و تاقیکردنەوە ئەو فەحسانی کە لە تاقیەکەمان ناکرێت عادەتەن ئەمە دوو بەشی زۆر گرنگن کە ڕاستەخۆ کۆنتاکتت هەیە لەگەڵ یار بۆ ئەم دوو بەشە بەڕاستی ئێمە چیمان کردەوە خاڵی یەکەم تایبەت بە دەرمان کە جەنابەت پرسیارە لەسەری کرد ئەویش ئێمە هەموو ئەو دەرمانانی کە ئێنین بەپێی ئەو ڕێکارانی کە ئێستا لە سندیکاکانی تایبەت بە دەرمانەوە ینی دەرمان سازانەوە ئاماژە پێکراوە هەمووی بە شێوەی کۆدی تایبەت کە هێنرێتەوە هەرمی کوردستان ئێمە شەو دەرمانانەمان ساحب کردەوە وەلای خۆمان داینینەوە خاڵێکی تر بۆی کە دڵنیایی بدەین بە هاوڵاتی کە هیچ یەکێک لە ئەو دەرمانان ئەگاتە لای ئێمە دەرمانێک نین ئەکسپایر بنیان ئەکسپایر ببن لەبەرچی ئەمە یعنی ئەو دڵنیایدەین چونکە ئێمە هەموو ئەو دەرمانانی کە دێتە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ داخلی داتابیسێکە کرێت داخلی سێڤەرێکە کرێت هەموو ئەو دەرمانانە کواڵیتی و کاتی بەسەرچوونەوانە بە چەند فترێکی زەمەنی زۆر پێشەوەی کە دەرمانەکە ئەکسپایر بێت بەڕاستی بۆ خۆی ئەلەرمەدان ئاگاداریمانەکاتەوە کە ئەو لە عینەن کاتە لە شاری چەمچەماڵ لیژنەمانەیە لیژنەی میشەکان وێت تایبەت بە هەموو نۆرنگەکان و لەعینە کاتە شوێنە گشتەکان و دەرمانخانەکان سەردانیان کردوین بێجگە لە دەستخۆشی و دیارە تیمەکانی سندیگاکان وەزارەت شاتون بێجگە لە دەستخۆشی هیچ تێبینێکیان لەسەر کارەکانمان نەبووە بۆیە ئێمە بالفعل بەدوای لە ڕاستیە کاری ئێمە بزنس نییە ئێمە ئیش لەسەر ئەو بابەتە ناکەین زۆرترین قازان بکەین بەڵکو ئێمە کار لەسەر ئەواکەین زۆرترین خزمەت بە هاوڵاتی بکەین ئەگەر شتێک لەسەر ئەو خزمەتەوە مایەوە جارێکی ترێکینەوە خزمەتی ئەو بەشانێک کە ئێستا ئاماژەم پێکردن بۆی بە شوێنەی پێ بکەینەوە زیاترین زۆرترین چالاشی زیاترمان هەبێ بۆ خزمەتی هاوڵاتیان لە بەرەوە ئێمە دڵنیایە دەین هەر بۆ مختبرەکەمان و هەم بۆ دەرمانەکانمان عادەتەن لە سێڤەرێکە کار دەکات هەمووی بۆ خۆی ئەمێنێتەوە خەزم دەکرێت هیچ دەرمانێک لای ئەکسپایر نابێت زۆر باشە بێگومان نەزانین چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەنفالکراوانی کوردستانە
هیچ ئۆفەرێکی جیاوازتان هەیە بۆ کەسوکاری ئەنفال کراوەکان بۆ خەڵکانێک کە لە شەهید بوون و لە ڕێگەی بۆ منە ئەنفالە ئەوەی کە کراوە ئێستا لەوە ئەندە هەژار بێن توانایەوەشی نەبێ خۆی چارەسەر بکە ئێوە هیچ ئۆفەرێکی تایبەتتان هەیە؟ لە ڕاستیە ئێمە ئەو ئۆفرانی کە هەیە بە شێوەی گشتی نرخەکانمان لە خوار بازاڕێ ئەوە بە شێوەیەکی گشتی وایە ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ هەندێک لەو تایبەتمەندیانە ئەو عادەتن بەپێی مێوسیم و بۆنەکان ئێمە ئەو ئۆفرانە دانین بنمونە لە کاتێکی دیاریکراوە بۆ تایبەت بە کرێکارە لە مانگی پێنج مەسەن ئۆفرێکی تایبەتمانداناوە بۆ ئەوان ئاوا لەو مەوسیمە جیاوازانەیە ئێمە جارێکی تر ئۆفەر تایبەتمانە بێ بۆ کەسوکاری شەیدان بۆ مەسەڵەن خاوەن پێداویستە تایبەتەکان بۆ کرێکاران هەر کەسە و لە تایبەتمەندی خۆیان لەوێ ئەمە خاڵێکی تر منوزت ئەوەی کە ڕۆژانە ڕوبەڕوومانە بێتەوە چی ئێمە لە پاڵەوەی کە لە ئێستاە وتم نرخەکانمان داشکاندنی هەیە دیارە زۆر فەرقیە لە بازار بەڵام لە عینەن کاتە کەسێک دیێتە لامان کە بەو شێوازەیە لەوەیش کە دامانشکانە جارێکی تر کەمکردنەوەی زۆر باشە بێگومان ئەزانین تەواوی کۆمەڵگە پزیشکەکانی بەخشین توانیوێتی هەلی کار بۆ کۆمەڵی خەڵک و دکتۆر و گەنج بڕەخسێنێ هەر لە کارمەندێکی پرزگەوە هەتاوەکو دکتۆرێکی باڵا تا کارمەندێکی دەرمانخانە تا هەر کەسێکی ترکە پاک و خاوێنی چەند کەس لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ هەلی کاری بۆ ڕەخسا و کار دەکات بەڵێ دیارە بیرفعل ئەوەی شتێکی ترە لەو خزمەتانە بەڕاستی ئێمە توانیمانە لەم فترە زەمەنیە کۆمەڵێک لەو بەڕێزانی کە تەواویان کردو بەشی جیاوازیان تەواو کردووە و هیچ هەلێکی دامەزراندنیان لە لایەنی کردی حکومی و تایبەت بە تایبەتی شارۆچکەی ئێمە کە شوێنێکی نەوەعەنمان منکوبە و دوورە لێژوکارەوە ئێمە لە ئێستا تقریباً 30 کەس بە دکتۆرەکانە 35 کەس توانیمانە لای ئێمە ئیشی بۆ بدۆزینەوە کار دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کارزان تاری سەرپەرشتیاری کۆمەڵگەی بەخشینی لەقی چەمچەماڵ دووبارە زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشت تا سبەینە پێتان شادەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ.